کاتتان باش بەڕێزان دووبارە خۆشحاڵین کە لە چاڵەکێکی تری ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک بەڵێنماندا بوو زنجیرەیەک وەبینارمان لەو هەفتەیە بۆ ئێوەی بەڕێز ئامادە کردووە بە مەبەستی بەرچاوڕوونی لەسەر بەشەکانی تاقیکردنەوەی دەستنیشانکردنی ئاست لە سەنتەرەکانی زمانی هەرێمی کوردستان کە ڕەنگە بزانن تاقیکردنەوەکە بۆ کاتێکی نادیار دواخراوە بەهۆی ئەو بارودۆخی تەندروستی وەکو هۆی ڕایەنگیان خۆیان. بەڵام ئێمە هەر بەردەوام دەبین لە وێبینارەکانی خۆمان بۆ ڕۆژی شەمەی ڕابردوو باسمان لە بەشی خوێندنەوە کرد reading section بۆ ئەم شەو باس لە بەشی listening دەکەین. بەس پێشەوەی دەست پێ بکەین هەندێک ڕوونکردنەوەی گشتی پێویست ناکە لە چاتەکە ناوی خۆت بنووسی ئەوەی پێڕاگەیشتوە فۆرمەکەی پڕکردەوەتەوە کێشە نیە ئەوەی تر دوای لینکەکە دادەنێینەوە دەکرێت بە ئاسانی بە ئاسوودەیی بۆ خۆت دواتر پڕی بکەیەوە زانیاریەکان دێتە لای ئێمە. دووەم پرسیارەکانتان لای خۆتان بنووسن دوای ئەوەی کە مامۆستای پێشکەشکاری بەڕێز تەواو بوو ئەو کاتە پرسیارەکان بە سێ شێوە وەردەگرین یان لە چات بۆکسەکە دەینووسی بە نووسین ئێمە لە مامۆستای پێشکەشکاری دەکەین یان لە ڕێگای دەست بەرزکردنەوە مەجالتان دەدەین بۆی پرسیاری خۆتان ئاراستە بکەن وەڵامەکانی ژوەر بگنەوە. بۆ زانینیشتان ئێستا لە فەیسبوک بە زندی ئەو چاڵاکیە دەگوازرێتەوە پرسیارەکانتان دەکرێت ئەوانەی پێڕانەگەیشتون داخلی زوومەکە بن لە فەیسبوکیش پرسیار بکەن ئێمە هەوڵ دەدەین پرسیارەکانی ئەوێش لێرانە ئاراستەی پێشکەشکار بکەین. بۆ زانیاریتان ئەو چاڵاکیە تەواوی تۆمار دەکرێت ئێستاوە تۆمار دەکرێت دوایی لینکەکە لە بۆ بەڕێستان دەنێردرێ لە گروپەکاندا دەندرێ لە یوتیوب دادەندرێ دەکرێت ئێوەش هاوبەشی پێ بکەن لەگەڵ برادرانتان یان ئەوانەی دەزانن کە مەجالیان نەبووە بێن لەگەڵمان ئامادە بن ئەم شەو دەکرێت دواتر سەیری بکەنەوە بۆ خۆشتان دەکرێت دواتر سەیری بکەنەوە ئەگەر لە بەشێک تەواو تێنەگەیشتون. بۆ ئەم شەو کە وەکو گوتمان باسی بەشێکی گرنگ دەکەین کە زۆر جار بەشدار بوو کێشەی تێدا هەیە ئەویش لیسنینگە یان بیستن و گوێگرتنە. تۆ گوێ لە فایلێکی دەنجی دەگری دوایی دەبێت دە پرسیاریش وەڵام بدەیەوە لەسەر ئەو فایلەی کە گوێت لێ بووە عادەتەن فایلەکان لە بینی 3 بۆ 4 خولەکێک دەبێت بەڵام دەگۆڕێ بابەتەکان دەگۆڕێ بەس پرسیارەکان زۆربەی کات دە پرسیار لەسەر ئەو فایلە دەنجێتێ بۆ ئەوەی بزانین بەڕاستی کەسێکی شایستە هەڵبژێرین بۆ ئەوەی ئەو بابەتە بڵێتەوە. ئێمە ڕاوێژمان لەگەڵ سەنتەرەکانی زمان کردو بە ئەزمموی خۆشمان بەڕێز مامۆستا فەرهاد سامیمان هەڵبژارد کە هەڵگری بڕوانامەی ماستەرە لە بریتانیا هەروەها مامۆستایە لە سنتەری زمان زانکۆی سەلاحەدین واتە ئەو بابەتانەی بە تەواوی گوتۆتەوە. هەروەها کەسێکی من بە نەیتیڤ سپیکەری دادنێم چونکە ساڵانێکی زۆرە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کار دەکا بۆیە من حسابی نەیتیڤ سپیکەری بۆ دەکەم بۆ ئەوەی بەڕاستی بتوانێت حەقی ئەو بابەتە بدا لەومان شایستەتر نەدۆزیەوە کە ئەم شەو داوەتی بکەین و بە سوپاسەوە ئەویش قبوڵی کرد کە لەگەڵمان بێ بۆ ئەوەی بەرچاوڕوونی بداتە ئێوەی بەڕێز لە سەر بابەتی لیسنینگ یان بەشی لیسنینگ لە تاقیکردنەوەی دەستنیشانکردنی ئاست و لە کۆتاییشدا بە فعلی بە پراکتیکی لەومان شایستە ئەنجام دەدەین. مامۆستا فەرهاد من پێویست ناکە زیاتر بیناسێرم بەڕاستی سیڤەکەی زۆر دەوڵەمەندە وەکو گوتم هەڵگری بڕوانامەی ماستەرە مامۆستایە لە زانکۆی سەلاحەدین لە چەندین ساڵ ئەوانانەی دەورەکانی سنتەری زمانی گوتۆتەوە جگەلەوە لە شوێنی تر دەوراتی گوتۆتەوە و لە زۆر شوێنی جیاجیا کاری کردووە بەڵام زۆربەی هەر زۆری پەیوەست بووە یان بە زمانی ئینگلیزی یان شوێنەکە میدیەمەکەی ئینگلیزی بووە. من بە ناوی ئێوەی بەڕێز و بە ناوی ستافی ئەکادیمیای مێگامایند پلس زۆر سپاسی مامۆستا فەرهاد سامی دەکەم کە ئامادە بوو لەگەڵمان ئامادەی دەربڕی بۆ ئەوەی ئەم شەو
ئەو بەرچاوڕوونیە بۆ ئەوێ بەڕێز بخاتە ڕوو و دڵنیام ماندووبوونی دەوێت چونکە ئامادەکردنی وێبینارێک بۆ خەڵکێکی زۆر ئاسان نییە بە تایبەتی بە شێوەی ئۆنلاین ڕەنگە ماندووبوونی زیاتریش بێت. مامۆستا فەرهاد با کاتت زیاتر نەبم ئەگەر ئامادەیت مامۆستا شەماڵ مامۆستا فەرهاد ئامادەیە ئەگەر بکرێتە کۆهۆست ئەوە بە دەرکەوت مامۆستا بەڵ مامۆستا فەرهاد سامی بەخێر بێت. زۆر سپاس دکتۆری بەڕێز سپاس دەکەم بۆ پێشەکە هیوادارم لە ئاست قسەکان و سیقەی جەنابت بن. زۆر سپاس عادەتەن وەختەکەمان کراوەیە هەتا 90 دقیقە بەڵام بە ئیسراحەتی خۆت چکە دەزانم سپیکینگ ڕەنگە کەمتر قسەی لەسەر بکرێت زیاتر بە عەمەلی بێت دوایش پرسیار و وەڵامەکان چەند کاتت دەوێت کێشە نییە قسەکانی خۆت تەواو کە دوای پرسیارەکان وەردەگریت. بەڵێ زۆر سپاس دەکەم دووبارە دکتۆری بەڕێز و سپاس بۆ ئەو دەرفەتە منیش پێم خۆش بوو بەڕاستی کەوا بەو ئەندازەیە کە بتوانم هاوکاری ئەو هاوڕێ ئازیزانە بم کەوا مەبەستیانە لێە تاقیکردنەوەی پلیسمنت تست بەشدار بن. زۆر سپاس بۆ تیمی مێگا ماین پلس بەڕاستی ماندوونە ناسم دەستان خۆش بێ بەس تازە کاک شەماڵم ناسیوە بۆیە دەڵم کاکە شەماڵ سپاس هەموو ئەو بەڕێزانەی دیکەش کە لەوێن کە لەوانەیە من نەزانم چێتی لەوێن حتمما لەلایەن گۆشەوە ئیشی زۆری دەوێت بەڕاستی تا ئەوانە دەکەن بە تایبەتی ئەو هەفتەی جارێک دوو جار ئەو چاڵاکیانە دەکەن زۆر کارێکی پیرۆزە دەستان خۆش بێ و ئەو بەڕێزانەیشی کە ئێستا پێم وایە بەخۆمەوە 182 کەواتە بێتگە لە خۆم 180 کەس لێرن زۆر بەخێر بێن هیوادارم کەوا ئەو سەعات و نیوەی خەڵکێکی زۆریش لە فەیسبووکیش لەگەڵمانن مامۆستا فەرهاد. زۆر باشە سڵاو ڕێزم بۆ ئەوانەی لە فەیسبووکیشن ئەوانەی کە لەگەل لە سۆشیال میدیای دیکەش سەیرمان بکەن ئێوارەی هەموو لایەک باش هیوادارم کەوا بە یەکەوە بتوانین ئەو سەعات و نیوە کە پێم وایە سەعاتێک و 20 دقەی ماوە ئێستا بتوانین سەعاتێک و 20 دقەی زۆر باش سوودبەخش و ئینگلیز گۆتەنی فروتفول بەرهەمهێنەر بێ بۆ هەموو لایەک. یەک لەو شتانەی کەوا مەبەستمە بیڵێم لە سەرەتادا چکە خۆی دەرسەکە سیمینارەکەی ئەو ڕۆمانیان وەبینارەکەی ئەو ڕۆمان دەربارەی لیسنینگە بۆیە زۆر گرینگە کەوا جێبگرین بە وردی لەو سیمینارە یعنی ئەو وەبینارە دەکرێت بخۆی ببێتە پراکتیسێک کە بتوانین جێبگرین. شتێک هەیە کەوا ڕەنگە بەشێکی زۆری ئێوەی بەڕێزیش هاوڕابن بەگشتی ئەوەی من تێبینیم کردووە لە کۆمەلگای خۆمان ئێمە جێدەگرین بەڵام عەفوم کە نەگەر لێم تووڕەنە بن ئەو قسەیە بکەم ڕەنگە ئێمە بەگشتی جێگرێکی باش نین قسەکەرێکی باشترین و کە جێش دەگرین بە فۆکەسەوە جێ ناگرین. ناڵێم هیچ فۆکەسمان نییە بەڵام ئەوە شتێکی ساینتیفیکیشە کەوا ئینسان بۆ خۆیشی هەموو ئینسانێکەوە ئەوەی کە زۆر فۆکەسی هەیە تیۆرێکی سایکۆلۆژی هەیە دەڵە 120 فۆکەسەکەی ئەوانەی کە زۆر ئەتێنتیڤن زۆر فۆکەسیان هەیە 120 فۆکەسەکەیان لە شوێنێکی ترە کاتێکەوە قسە دەکەن ئەوە هەمومان بەخۆشنەوە بۆیە زۆر گرینگە کاتێکەوە باسی دەرسی لیسنینگ دەکەین کە دواتر دێنە سەر استراتیجێتی ئەوەیشی کەوا چۆن بتوانین باشتر جێبگرین و باشتر وەڵامی پرسیارەکان بدەینەوە بەڵام یەکێک لە کلیلە هەرە سەرچەکانی جێگرتن خودی جێگرتنە بەخۆی جێگرتنێک کەوا بە تەواو ئەوەی ئینگلیز دەڵێ ئەتێنشن بە تەواوی ئاگاییەوە بە تەواوی وریاییەوە جێگرتنێک کەوا تەنیا گوێکانمان فۆکەس نەخا بەڵکو هەموو هەستەکانمان کەوا لەو چەند دقەیە لە کاتی ئیمتیحان مەبەستمە وێبینارە نیە سەعات و نیوەک حتمما فۆکەسمان دەڕوا بەڵام لە کاتی ئیمتیحانەکە بە هەموو هەستەکانمانەوە ئەو چەند دقەیە لێوێ بین لە دەرسی جێگرتن ئەجا بۆیە دەکرێت ئەو وێبینارە کە سەعاتێک و ئەوەندەیە ماوە
بکەینە پراکتیسێک بۆ خۆمان بزانین دەخوا لیاقەی جێگرتنمان چەند زۆرە دەتوانین کەوا سەعاتێک بمێنینەوە فۆکەست بە فۆکەس بمێنینەوە یان هەردوو دەقەجارێک مێشکمان دەڕوا بۆ مشکلەیەک جا مشکلەکە ئاوە کارەبایە منداڵە موچەیە تا دوای بۆیە بەر لەوەی دەست پێ بکەم داوا لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم کەوا ئەو کاتێک کە مامانە بەیەکەوە بە تەواوی لەگەڵ یەک بین بە وریایی و بە ئەتێنشنەوە جێ لە یەکتر بگرین مامۆستا هیمداد فەرمووی کەوا دوای ئەوەی لەبەرەوەی وەبینارە و زۆر بەڕێز لەسەر خەتم نزیکە ئێستا بوون بە 200 باشتر وایە ئەگەر ئیجازە بفەرموون با پرزنتێشنەکە تەواو بی دوای ئەوە حتمەن کاتی پرسیاریشمان دەبی هەر پرسیارێکتان هەیە ئێوەی بەڕێزکەوە بیکەن دکتۆر هیمداد بەر لەوەی دەست پێ بکەم بەس پرسیارم ئەوەیە داخوا ئێستا سکرینەکە بە وازحی دیارە بڵێ بە وازحی دیارە زۆر باش بەڕێزان ئەوەی کێشەی دەنگی هەیە هەندێک لە چات نووسیتیان کێشەی دەنگمان هەیە مامۆستا شەماڵ بە ڕوخسەتت دەتوانن لە وێبینارەکە بچنە دەرێ دووبارە داخل بنەوە کە داخل دەبنەوە بێ زەحمەت ئیعازێک دێتن دەڵێ ساوندەکە کۆڵ فرۆم ئینتەرنێت یانی دەنگەکە لەوێەوە وەرگرن کێشەکە نامێنێ زۆر سپاس مامۆستا فەرات بەردەوام بە زۆر سپاس دەکەم دکتۆر جان پێشم باش بوو ئەگەر لە کاتی پرسیارە جوابەکان ئێستا دیتم بە ڕێزێک دەستی بەرز کردوتەوە بۆ پرسیار پێم وایە ئاڤانخانە ناوی ئێستا کاتی پرسیار نییە بەڵام کاتی گەیشتنە پرسیار وەڵام مەمنون دەبم ئەگەر تۆزێک یارمەتیم بدەن لەوەی بزانم ئەو بەڕێزانێکەوە دەستیان بەرز کردوتەوە پرسیار بەدڵنیاییەوە ئێمە ئەوانەی دەستیان بەرز کردوتەوە بە نۆرە لەلای ئێمە دەردەچێت لە پارتیسیپەنتس دانەدانە هەوڵ دەدەین ئەوانە هەڵبژێری دەست خۆش بێت زۆر چاکە دەستان خۆش بێ بە دەست پێ بکەین تکایە وەکو هەموو سمینارێک محازەرەیەک یان هەر خوێندنەوەیەک یان هەر کۆرسێک لێرنینگ ئۆبجێکتیڤ هەیە ئامانجەکانی فێربوون هەن و بەگشتی سێ ئامانجی فێربوونمان هەیە ئەوڕۆ ئامانجێکیان ئەوەیە کەوا چۆن بتوانین کارامەیی گوێگرتنی خۆمان باشتر بکەین so it's to improve our listening skills ئەوەی دووەمیان چۆن بتوانین خۆمان ئامادە بکەین پێشی تاقیکردنەوە واتە قۆناغێک بەر لە تاقیکردنەوە چۆن ئامادەکاری بۆ بکەین ئەوەی سێمیشان ئەوەیە باس لە چەند تەکنیکێک دەکەین کەوا ئەو تەکنیکانە یارمەتی دەردەبن بۆ ئەوەی بتوانین باشتر پرسیارەکانمان جواب بدەینەوە لە تاقیکردنەوەی بەشی گوێگرتن طبعاً شتێک هەیە جێگرتن بۆ خۆی لیاقەیە بۆ ئەوەی لیاقەمان هەبێ ڕێک وەکو وەرزشکردن وایە وەکو خوێندنەوە وایە بۆ ئەوەی کەوا بتوانین لیاقە پەیدا بکەین کەوا لە کاتی ئیمتیحان کەمتر لە 5 دقیقە جێ لەو ئۆدیۆ بگرین کە بۆمان لێ دەدرێت زۆر گرینگە ئێستا ڕۆژانە دوای ئەوە دێمە سەری ڕۆژانە بەلانی کەم هیچمان پێ نەکرێت ڕۆژی 10 دقیقە کاتی خۆمان دابنین بۆ گوێگرتن بەڵام گوێگرتنێک بە هێمنانەوە ڕێک وەکو ئەوانەی کە یۆگا دەکەن بە تەواوی هەست و نەستەوە جێ لە شتەکان دەگرین ئەوەی دووەم تێبینیە گشتێکەم مەبەستم ئەوە بوو بیڵێم تەکنیک زۆر گرینگە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان بەڵام بە بەرامبەر بەوەش کە گرینگە خودی ئەو کەسەیەکەوە ئینگلیزیەکە چەند دەزانێت وشەکان چەند دەزانێت چکە ئەکیدم ئەوە یەکێک لەو پرسیارانەیە کە زۆر بەردەوام دەبێتەوە ئایا تەکنیک گرنگترە یان زمان من بەڕاستی ناتوانم کەوا بڵێم 100 ئەوەندەی تەکنیکە 100 ئەوەندەی زمانە بەڵام هەرەوە دەتوانم بڵێم هەردووچیان تەواوکەری یەکەن یعنی زمانەکە بزانی بەبێ تەکنیکەکە هەم کێشەیە و تەکنیکەکە بزانی بەڵام ئەگەر زمانەکەت باش نەبێت ئەو کاتە کێشەیە ڕەنگە کێشەکە گەورەتریش بێ یعنی کێشەکە مەبەستم ئەوەیە کە ڕەنگە بارستایی ئیشەکە زیاتر بەلای خودی زمانەکە دابشکێتەوە نەک تەکنیکەکە باشە ئەوەی کە مەبەستم بوو بیڵێم دەربارەی زمان و تەکنیک ئەوە ئەو سێ ئامانجەی فێرکردنمانەکەوە
ئەو ڕۆ کە تەواو دەبین لەو وێبینارە دەبێت ئەو سێ ئامانجەمان پێکابێ. باسی ئامانجمان کرد، ئێستا بینیم مامۆستایەکی زۆر بەڕێز و خۆشەویستم مامۆستا ئامانج غازی لەسەر خەتە. مامۆستا جان زۆر بەخێر بێ، خۆشحاڵ بووم کەوا لێرێت. سپاس دەکەم. مامۆستا ئامانج میوانی بەردەوامی بەرنامەیە لەگەڵمانە لە هەموو سیمینارەکان لە زۆر بیان. بەسپاسەوە. زۆر باشە، زۆر خۆشحاڵم منیش. سپاستان دەکەم. ئێستا دێنە سەر ئەوەی before taking the exam، پێشی ئەوەی کەوا ئیمتحانەکە بکرێ. ئەو وێنەیەم بە مەبەست داناوە، چینیە کۆنەکان سینیەکان قسەیەک دەکەن، دەڵێن وێنەیەک بەرامبەر بە 1000 وشەیە. مەبەستم لە وێنەیە چییە؟ زۆربەی هەرە زۆرمان لە تەمەنە جودا جوداکانی خۆمان بە کچ و کوڕەوە ژیانمان بڵێن بەداخەوە یان بە خۆشحاڵیەوە نازانم کامەی، بەڵام ژیانمان بەشێکی زۆر بە مۆبایل دەڕوا. ئەو مۆبایلێک کە لە بەردەست خۆمانە دەکرێت کەوا بۆ تاقیکردنەوەی بەتایبەت listening test زۆر سوودی هەبێت. هەندێک لینکم داناوە لە لاپەڕەی ئەخیری ئەو پرزنتیشنە، دوایی پێم وایە پاوەرپۆینتەکە لەگەڵ ئێوەی بەڕێز شێر دەکرێت ڕۆژانە 10 دقە چارەگەک هەر بە مۆبایلەکەی خۆتان لە پیاسەی حەوشەیەکی ماڵ، لە شەوانی بەر لە نووستن، لە بەیانیان هەر کاتێکتان هەبوو هێدفۆنەکە بخەجێت تکایە. هێدفۆن زۆر زۆر گرینگە لە بەروەی بەتایبەت لە بۆ لیسنینگ مەبەست مەکە تۆ بەس جێ لە وشەکان ناگری، بەڵکو جێ لە دەنگ، لە تۆنی قسەکردن و لە بەرزی و نزمی قسەکردن کە ئەوانە هەمووی گرنگن لە زمان و زائیدەن گوێت ڕادێنی لە ئینگلیزی قسەکردن. منداڵ کاتێکەوە فێرە زمان دەبێت کەس پێی ناڵێکەوە ئەو وشەیە مانای ئەوەیە، بەڵام جێ دەگرێت تەمەشا دەکات. ئێمە لێرە لەو بەشە تەنیا جێ دەگرین، بەڵام تەنانەت جێ لێ ڕاهێنانمان لە زمانەکە زۆر گرینگە بۆ ئەوەی کە بەیانی ئۆدیۆکمان بۆ لە دەدرێت. ئەگەر ئۆدیۆکە تەمان جودایە لەوەی لەو تێستانە هەیە، بەڵام بەلانی کەم جێمان لێ ڕاهێناوە، بەلانی کەم مێشکمان لێ ڕاهێناوەتەوە چۆن بە تەرکیز بمێنینەوە بۆ چەند دەقەیەک لەسەر ئەو ئۆدیۆی کەوا جێ لێ دەگرین. بۆیە تکام وایە تا ئەو کاتێکەوە ئیمتحانی پلیسمنت تێست دەکرێتەوە، پرۆگرامێک دابنێن بۆ ئەوەی بەڕێز. پێشنیاری من ئەوەیە کەوا 10 دقە بەیانی 10 دقە ئێوارە بەیانیان 10 دقە هەر شتێکەوە حەزت لێ. من هەندێک لینکم داناوە بۆ تست، بەڵام ئەگەر حەزت لەوانە نەبوو دەکرێت جێ لە هەواڵێکی BBC بگری، یان حەزت لە تۆپانەیە 10 دقە سایتێک ئینگلیزی بینەوە، حەزت لە کریستیانۆ ڕۆناڵدۆیە، ئۆکەی هیوادارم جەماعەتی مێسی لێمان تووڕە نەبن، یان حەزت لە مێسیە، ئەو 10 دقەیە تکایە جێ لە مێسی بگرە بە ئینگلیزی بە هێدفۆنەوە، بزانە داخۆ ئەو ڕۆی مێسی چی بووە یان ئەو ڕۆی تیمی تۆپانێت چی بووە و بەو شێوەیە. چونکە زۆر گرینگە بۆ فێربوون حەزمان لە بابەتەکە بێ. یعنی ئەوانەی کە لە ئایتی ئیش دەکەن بۆ نمونە، ئەگەر تەماشایان بکەی بەشی زۆری ئینگلیزیەکەیان باشە لە ڕووی وشە و ڤۆکابلەریەوە، بەتایبەت ئەو وشە و ڤۆکابلەری پەیوەندی بە زانستی ئایتیەوە هەیە، تەنانەت ئەگەر نەچۆ بێتە کولیەش. بۆیە زۆر گرینگەکەوە جێبگرین و بەتایبەت جێبگرین لەو ئۆدیانەی کەوا پەیوەندی بە ئێگزامەوە هەیە. بەڵام دەڵێم ئەگەر بێتاقەت بووی با دوو ئۆدیۆ بی، ڕۆژێک ئۆدیۆی بەیانیان یان یەکەچیان با جێ لەو هەواڵانە بگرە کە حەزت لێ بزانی، یەکیان با تێستەکە بێ کەوا لە ئەخیر سلاید هەیە. بەڵام پێشنیاری من ئەوەیە تکایە هێدفۆن بەکاربێنن بۆ ئەو سەبەبانەی کەوا باسم کرد. ئێستا هەموو ئەو شتانێکەوە لەو 10 دقە چارەگەی باسی دەکەین، مەبەستمان لە پریپێرە، مەبەستمان لە قۆناغی پێش تاقیکردنەوەیە، لەو ڕەوە تا ئەو ڕۆژێکەوە تاقیکردنەوەکە ڕادەگەیەندرێت. باشە، یەکەم شت هەر ئێستاش گوتم هەوڵ بدەکەوە تا ئەو ئەندازەی دەتوانی جێ لە ئینگلیزی بگرە، بۆی جێکانت بە تۆن و بە پرۆنانسیشن و
بە بەرزی و نزمی زمانەکە ڕابێ. تۆ دەزانی ئینتۆنیشن ئەوەی کە هەیە بەرزی و نزمی تۆن لە زمان بەشێکی زۆر گرینگە. ئێوە هەر دەزانن لە ئەسڵان لە کۆمیونیکیشن تۆن ئۆف ڤۆیس زۆر گرینگە. کەسانێک هەن کەوا وەکو مهرابیان پێیان وایە کەوا 180 کۆمیونیکیشن لە ڕێی تۆن ئۆف ڤۆیسەوە دەبێت. تۆن ئۆف ڤۆیس زۆر گرینگە چونکە تۆنی قسەکردنی کوردی کە ئێمە قسە دەکەین بۆ نمونە کوردەکان و فارسەکان یەک زمانیان هەیە لە ڕەچەلەکدا باشە ئەگەر ئەو تیۆرە ڕاست بێت چکە مناقەشەی لەسەر. بەڵام کاتێکەوە فارسێک قسە دەکە ئەوڕۆ هەمان تۆنی کوردی بە شێوەیەکی دیکە دەیڵێتەوە. هەمان پرۆناونسیشن جودایە، بۆ پرۆناونسیشن بۆ هەمان وشە جودایە. کەواتە کەسێک ئەگەر کوردیەکەش بزانێ بۆ نمونە وشەی شیش لە فارسی بزانێ لە کوردیەکە ڕەنگە نەزانێکەوە شەشە. بۆیە جێگرتن لەو تۆنە زۆر گرینگە. وەکو عەرزم کردن ئەگەر بەیانیان کە دەڕۆی بۆ داوامەکەت دەکرێت ڕادیۆیەکەت بخێ سەر ڕادیۆیەک هەبێکەوە پەیوەندی بە ئینگلیزیەوە هەبێ یان جێبدێ یوتیوبێک یان شت. ڕەنگە لەو قۆناغە گۆرانی زۆر باش نەبێ. من پێشنیاری گۆرانی ناکەم چکە یەک زمانی گۆرانی جودایە، دوو گۆرانی ئێمە زۆر جا لە گۆرانی کوردیش مەسەلا لەوانەیەش هەبێت تێی نەگەین. مەسەلا بۆ خۆم ساڵانێکە جێ لە مەزەری خاڵقی دەگرن، بەڵام ئێستا زۆر وشە هەیە کە بڕاستی تێی ناگەم. بۆیە ڕەنگە گۆرانی باش نەبێ، بەڵام هەر شتێک هەواڵ خەبەر دایلۆگ ئەوەی کەوا دوو کەس دەکەن لەسەر بابەتێکی دیاریکراو ئەوانە هەمووی گرنگن. بەنسبەتی موڤی فیلم تەماشاکردن زۆر گرینگە ئەویش، بەڵام ئەوەی کە پەیوەندی بە سکیلی گوێگرتنەوە هەیە من پێشنیاری ئەوە دەکەم کاتێکەوە تەماشای فیلمێک دەکەن تکایە سەبتایتلە کوردی و عەرەبیەکە لابن. بەتایبەت ئەوەی نێتفلێکس و ئەو فلێکسیبلیتیانەی هەیە کەوا بتوانێت سەبتایتلەکە لایبن. چاوت با نەچێتە سەر وشەکان، بەڵام گرنگتر چاوت لەسەر ئاکشنەکان بێ، لەسەر ڕسمەکان بێ کە دەڵێ گۆ دەستی ئاوها لێ دەکا، چاوت لەسەر ڕسمەکە بێ چونکە هەستی بینین و هەستی گوێگرتن پەیوەستە بەیەکەوە، پەیوەندی هەیە بەیەکەوە. چاوت لەسەر ڕسمەکە بێ، گوێت لە وشەکان بێ، بەڵام چاوت مەخە سەر سەبتایتلەکە، ژێرنووسەکە مەبەستمە. بەنسبەتی پراکتیس عەرزم کردن پراکتیس زۆر باشە. بەلانی کەم دەدەقە چارێکێک بیکەن لە سلایدی ئەخیری پاوەرپۆینتەکە دووسێ لینکم داناوە. یەک دوێکیان تایبەتە بە ئایلتس پلیسمنت تست. ئێمە لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر پێم وانێ هیچ زانکۆیەکی دیکەش ئەوەمان هەبێکەوە سامپڵەکان نمونونەکانی پێشترێمان بخێنێ سەر ئەنتەرنێت و ئەوانە، بەڵام لە ئایلتس هەیە و دڵنیام لە ئەوانی دیکەش هەیە، بەڵام نمونونەکان زۆر جیاواز نین. ڕەنگە زۆر لە یەک نەچن، بەڵام زۆر جیاواز نین. بۆیە ئایلتس هەر گوگلی بکەن لە ئایلتس بنووسن listening skills sample test، بەدەیان نمونە دەداتێ کەوا جێ دەگری تێکستەکەی لەگەڵا جواب ڕاستەکانیشی هەر لەگەڵا. بەنسبەتی تێست خۆ تێستکردن بۆ بەمەبەستی پراکتیس و خۆ ئامادەکردن من پێشنیار دەکەم کەوا جێگرترتان لە ئۆدیۆیەکە یەک ئۆدیۆ بهێنن، یەک دەنگ باشە، یەک فایلی دەنگی. ئەو فایلە دەنگیە با لە 3 دقە کەمتر نەبێ و لە 5 دقەش زیاتر نەبێ. لەبەروەی لە کات تاقیکردنەوەش طبعا ئێمە ئۆبجێکتیڤ یەکەممان پلیسمنت تێستە، لە کاتی تاقیکردنەوەی پلیسمنت تێستیش هەر لە بینی 3 دقە بۆ 4 دقە باوەڕ ناکەم ئۆدیۆەکەی ئیمتیحانەکەی خۆتان لە پلیس تێستمن بگاتە 5 دقە. کەواتە بۆ دەڵێم گرینگە و ئۆدیۆی هەڵی دەبژێرم با ئۆدیۆیەکی کورت بێ، بەڵام لە دەستپێک ئۆدیۆیەکی کورت هەڵ دەبژێرم 5 دقەی بێ، بەڵام بەلانی کەم 2 جار جێ لە هەمان ئۆدیۆ دەگرمەوە. چونکە کە جاری دووەم جێ لێ وەکو کتێب خوێندنەوە وایە،
کە جاری دووەم جێ لێ دەگریە و هەست دەکەی کەوا کۆمەڵێکشت هەبوو لە جاری یەکەم نەتوانیوەکەوە وەری بگری وایە چونکە ئیدی مێشکە ئینسانیش سنووردارە بەڵام ئۆدیۆیەکمان هینا 2 جار جێمان لێگرت ئەگەر کرا 3 جار جێمان لێگرت پێم وایە زۆر باشە بەڵام لێرە کە لە قۆناغی خۆ ئامادەکردنین ئێمە ئێستا ناوی امتحان نین پێشنیاری من ئەوەیە جێ لە ئۆدیۆیەک بگرێت 2 جار لەسەر یەک تەماشای تێکستەکە مەکە جارێ بەڵام کە دێمە سەر امتحان قسەیەکی دیکە دەکەمەوە بۆیە دەمەوێت بەڕێستان ئاگاتان لەو تێبینێ بێ لەبەرەوەی لێرە مەبەستمەکەوە هەستەکانی گوێگرتنمان بەهێزکەین چکە کە خوێندمانەوە تێکستەکە ئێمە ئۆڕێدی ئەوەکە دەزانین مۆزوعەکە لەسەر چییە بەڵام جارێ 2 جار دەیخوێنینەوە تەنیا ئۆدیۆیەکە وەکو خۆی کاتێکەوە ئۆدیۆیەکە 2 جار لەسەر یەک لێمان داوە ئەوە 10 دقە گریمان کاتمان بێت چ دەکەین زۆر گرینگە ئەگەر قەلەمێک و کاغەزێک بێنین بۆ خۆمان بەتایبەت ئەگەر لە حالەتی بێگومان شۆفێری کردن و ئەوانە نەبی دووش زۆر گرینگەکەوا بکەین the keywords وشە سەرچێکان ئێوەی بەڕێز دەزانن کەوا بۆ هەر ڕستەیەک لە هەر زمانێک وشەیەک هەیە یەک دانە وشە هەیە کە دەڵێ وشە زۆر جار دەکرێت فرێس بێ دەکرێت گرێژ بێ دەستەواژە بێ بەڵام وشەیەک هەیە چ وشەی سادە بێت چ وشەیەکی لێک دراوە بێت ئەو وشەیە هەموو بارستایی ڕستەکە لە وشەیە کۆبۆتەوە بۆ نمونە دڵێ ئەوەی کە ئەوڕۆ لە تورکیا ڕوودەدا باشە سوتانی دارستان ئەوە بارستایی هەموو ڕستەکەی ئەگەر ڕستەکە هەرچی لەسەر باسکەی دڵی ڕستەکە لە سوتانی دارستان کۆبۆتەوە کەواتە کاتێک کەوا جێ دەگرین 2 کاری سەرەکیمان لەسەرە یەک ببورن تێبگەین کەوا مۆزوعەکە بەگشتی باسی چ دەکات باسی کەشوهەوایە باسی تۆپانەیە باسی زانستە تا دوایی 2 وەرەقە و قەلەمێکمان پێبێ لەو 10 دقەی کە 2 جار ئۆدیۆیەکە لێ دەدەینەوە keywords هەموو نووسنەوە تکایە پێویستان بە هەمووی نابێت وشە سەرچێکان گرێ سەرچێکان دەستەواژە سەرچێکان بنووسینەوە چونکە لە کۆتایی لێکدانەوەی ئەو دەستەواژە وشە سەرچیانە فکرە گشتی بابەتەکە پێک دەهێنێت ئەوانەی کە کاری تەرجمە دەکەن لە مۆزوعی شۆرت هاند و لە نۆت تێکینگ ئەوە دەزانن کەوا کەسێک کەوا بۆ نمونە کە کەسێک تەرجمە دەکاتەوە کە سەرۆکێک قسە دەکات کە وەزیرێک قسە دەکات وەزیرەکە چاوەڕێ ناکات تا متەرجمەکە پێ بڵێ تخوا ڕاوەستێ ئەوەندە بەسە ئەو چ دەکات keywords وشە سەرچێکان دەنووسێتەوە و ئەگەر بەرنامەی شۆرت هاندیش بزانێ ئەوە باشتر بەڵام کە کیوێردەکانی نووسیەوە کە دوایی دێ تەرجمە دەکاتەوە کە سەیری کیوێردەکە دەکاتەوە وشە سەرچێکان دواتر دەینە سەری وشە سەرچێکان کامانن کە دێتەوە بەس تەماشای وشە سەرچێکان دەکات هەموو بابەتی قسەی ئەو کەسێک کە بۆی تەرجمە دەکاتەوە بیری دێتەوە بۆیە ئەو وشە سەرەکیانە گرینگە جاری سێیەم 2 جار جێمان لێگرت تەمان بەڕێزانە ئێمە لە قۆناغی خۆ ئامادەکردنین عەرزم کردن لە تاقیکردنەوە نین جاری سێیەم تەماشای تێکستەکە بکە چونکە هەموو ئۆدیۆیەک ئەو ئۆدیۆی مەبەستمە کە بە ئۆنلاین دادەندرێ لە IELTS بۆ تست هەموو ئۆدیۆیەک تێکستەکەی لەگەڵە نووسینەکەی لەگەڵە جاری سێیەم تێکستەکە بخوێنەوە باشە کە تێکستەکەت خوێندەوە تۆ لە لاپەڕەیەکی دیکە نۆتت نووسیا تێبینیت نووسیا keywords نووسیا ئەوانە کە تێکستەکە بخوێنەوە بەراوردی بکە بە نۆتەکەی خۆت بزانەکەوە کام keyword کام وشەی سەرەکی عەرزم کردن هەموو نووسینەکەمان پێویست نییە کام وشەی سەرەکی لێت پەڕیوە نەتوانیوەکەوە وشەکە بنووسیەوە تەماشا بکە طبعا ئەو وشە سەرچیانەش کە لەو ئۆدیۆ هەیە ئەگەر نەزانی ماناکەی بە کوردی چیە یان سپێڵەکەی ڕەنگە تۆ وشەکەت نووسیوە بەڵام سپێلەکەی غەڵەتە
ئەوە دەکرێت کاتت هەبوو چێکی بکەیەوە باشتر فێرە مانای جوداش دەبی. کەواتە جاری سێم تێکستی ئۆدیۆیەکە دەخوێنمەوە یەکەم جار، ئەو کیوێردانەی لە ناو خودی تێکستەکە هەیە قەلەمێکی بەژێردا دەینم، بەراوردی دەکەم بەو کیوێردانەی کەوا من پێشترێ لە 2 جار جێ لە ڕاگرتنەکە بە خۆم نووسیبمەوە، ئەو جاری سێیەم جێ لە ئۆدیۆیەکە دەگرمەوە. ئەو پراکتسەی من باسی دەکەم ئەگەر ئۆدیۆیەکە 5 دقەش بێ بە هەموو ئەو شتانەی من دەڵێ 20 دقەت دەوێت. و ئەگەر ڕۆژێ تۆ ئێواران کە دێوە کاتتە و 20 دقە دابنێ، پێم وایە لە ماوەیەکی زۆر کورت listening skill کارامەیی جێگرتنت لە زمانی ئینگلیزی تەواو بەرەو پێش دەبێت. باوەڕم پێ بکەن ئازیزانم، ڕێک وەکو ریاضەکردن وایە باشە، ئەوانەی کە ریاضە دەکەن ئەوە باش دەزانن کەوا ڕۆژی یەکەم دەڕۆی ئەو پارکەیان یان جیمێک دەتەوێتەوە چیلۆمەترێک بڕۆی ماندی دەبی زۆر، یان دەتەوێت 5 کیلۆ هەڵگری زۆر ماندی دەبی، بەڵام دوایە وردە چونکە بۆدی ئینسان ئەداپتەبڵە وە بە هەمان شێوە کۆگنیشنی ئینسان ئەویش ئەداپتەبڵە. بینیوتانە خەڵکانێک دەڕۆنە ئەڵمانیا ڕەنگە خوێندەواریشن بەڵام لێ دوای ماوەیەک بە زمانی ئەڵمانی بەلانی کەم دەزانن قسە بکەن. خۆ ئێمە بە حیاتی خۆی لێرە ئەڵمانیمان نەخوێندەوە چونکە لە ئەساسەوە کە زمان دروست کراوە مرۆڤ دروستی کردووە بە تێڕوانینی خۆی بۆ شتەکان. بۆ نمونەکە باسی دەشت و تەش دەکرێت، هەردووچیان پانن، تێڕوانینی مرۆڤ بۆ وشەی دروست کردووە، وایە خۆشتەکان خۆیان وشەیان دروست نەکردووە. بۆیە بیرکردنەوەی ئینسانیش وەکو یەکە، بۆیە دوای ماوەیەک تۆ تێڕوانینت دەبێت. ئەوانەی کە زۆر ئینگلیزی دەزانن بۆ نمونە کە ئینگلیزیەکەیان باشە، جاری وا وشەیەک دێتە بەرجێیان قەت جیان لێ نەبووە لە وشەیە قەت، بەڵام چونکە فۆکەسیان ئەوەندە زۆر بۆ لەسەر زمانەکە بەلانی کەم ئەگەر وشەکەش نەزانن they can guess بە ئینگلیزی، دەتوانن تەخمینێک بکەم زانن باسی چ دەکات. بێگومان زۆر جاریش واش هەیە لە ناو کۆنتێکستەکە، لە ناو خودی ڕستەکە دەزانی ئەو وشەیە، گەر نەشزانی بزەبت مەبەستی چیە دەزانی بەلانی کەم چی دەڵێ. بۆیە تێگەیشتن لە فکرەی بابەتەکە، بابەتی ئۆدیۆیەکە زۆر گرینگە، چونکە کاتێک ئەگەر بابەتەکە باسکردن بوو لە تۆپانەیە بۆ نمونە، باش دەزانی ئەگەر وشەیەک بوو بۆ نمونە پەیوەندی بە بابەتێکی زۆر دوور نییە، بەڵام ئەگەر بابەتەکە مەبەستەکە ئەستێرە ناسی بوو بەلانی کەم دەزانی دەتوانی مێشک وا خۆی ئامادە دەکات کە بڵێ ئەو شتانەی کە هاتوون بەلانی کەم پێویستیان بگورە پەیوەندیان بەو زانیاریانەوە هەیە. خۆ ئەگەر لەسەر زانیاریەکەشت خۆشت زانیت، زانیاریەکت هەبوو لەسەر ئەو بابەتەی لە ئیمتیحان دێتەوە باشتر، بەڵام زۆر گرینگە بە زانیاری خۆتان جواب مەدەنەوە، تەنیا وەکو ئەوی لە ئۆدیۆیەکە هەیە بەو شێوە جواب بدەنەوە، تەنانەت ئەگەر پێت وابێ زانیاری ئۆدیۆیەکەش غەڵەت، چکم ئیشی ئێمە لەوێ ڕاستکردنەوەی ئۆدیۆیەکە نییە بەڵکو جێگرتنە لێ. پێم وایە 2 جار گوتم، بەڵام ئەوەندە گرینگە بۆیە لێرە بە سۆر جارێکی دیکە ئاماژەم پێکردەوە تکا دەکەم لە پراکتیسەکەوە خۆ لێ ڕابێنن بە جێگرتن بە هۆشیاریەوە. هۆشیاری لێرە مەبەستم کۆنشەسنێسە، مەبەستم ئەوەرنێسە، مەبەستم ئەتەنشنە، مەبەستم ئاگاییە. قسەیەک هەیە دەڵێ ئێمە جێدەگرین نەک بۆ ئەوەی تێبگەین، ئەنگلیزیە بۆ خۆی قسەکە، بەڵام بۆ ئەوەی جواب بدەینەوە. با لە قۆناغی پریپێر، لە قۆناغی خۆ ئامادەکردن ئێمە جێبگرین بۆ ئەوەی تێبگەین، بەڵام کە هاتینە قۆناغی ئیمتیحان قەی ناکە. ئەو کاتە منیش دەڵێم کاکە بەس با جێبگرین ئەو 3 دقەیە بە هەموو ئەتێنشنەوە بۆ ئەوەی تەنیا جواب بدەین، چونکە لە ئیمتیحان حتمما پێویستمان بە جوابدانەوە و پێویستمان بە دەرەجەیە. دواتر دێمە سەری لەسەر سلایدەکان کە پەیوەندی بە خودی تاقیکردنەوە کە هەیە، بەڵام تکایە ئەگەر وشەیەک تێنەگەیشتی ئینگلیز گۆتەنی پلیز دۆنت پانیک، تووشی ئەوە مەبە، تووشی بێئۆقرەیی و دڵە ڕاوچێ ئەوانە مەبە، تکایە چکە ئیمتیحان بۆ خۆی وایە، هەر ژیان ڕەنگە وابێ، هەموو هەنگاوێکی نوێ لە ژیان ڕەنگە وابێ،
ببورن بەشی یەکەمی چەند دقەی یەکەمی زۆر گرنگە بۆیە ئەگەر وشەکت نەزانی لەوانێ دەچێ ئیمتحان تەماشا دەکەێت تایتلەکە نازانی چیە It's okay تەواو نازانی چیم پێ دەکرێت دواتر ئەوە گرنگە لە کاتی پراکتیسیش دەکەیت تکایە بە تایبەت ئەوانەی لینکەکەی من بەکاردێنن کە زیاتری IELTS دکتۆر هیمداد باش دەزانێت ئەو بەڕێزانەی کە IELTSیان کردووە باش دەزانن IELTS it's challenging يعني من ناڵێم impossible من ناڵێم زۆر قورسە و مستەحیلە بەڵام بەڕاستی پێویستی بە تەحەدا و ماندیبوونەوە هەیە بۆیە بە ئاسایی وەری بگرە ئەگەر وشەیەک دەستەواژەیەک زیاتر لەو شەیەک تێنەگەیشتی بەڵام ئەگەر زانیت مۆزوعەکە باسی چ دەکا واو already شتێکی باشە ئەگەر لەوە زانیتکەوە 5 6 7 8 کیوێردی باشە هەڵبژارکەوە تێگەیشتی ئەوە حتما باشتر ئەگەر بێمە سەر مۆزوعی دەنگ و تۆنی دەنگ لە کاتی قسەکردن باسی پێش ئێستا باسی تیۆری میهرابیانمان کرد بۆ ئەوانەی کە ئەگەر مەبەستیانە سیر بکەن لە تۆنی دەنگ لە کاتی کۆمیونیکیشن ئەلبرت میهرابیان کەوا ئەرمەنێکی ئێرانیە لە ئەساسەوە بەڵام لە ئەمریکا دەژێت من نازانم تا ئێستا لە ژیان ماوەیانە هیوادارم مابێ ئەویش باسی تۆنی ڤۆیس دەکات ئەگەر ئەوە تەطبیق بکەم لەسەر ئەو ئۆدیۆی کە ئێوە جێ لێ دەگرن بەڵام تکایە ئەو قسەیە بە 100% وەکو قانون یاسا وەری مەگرن تەنیا تیۆرە تەنیا نەزەریەیە کراوە لەسەر مۆزوعی جێگرتن دڵێ خاصیەتی مرۆڤ وایە کاتێکەوە کیوێردێک هەیە وشەیەکی سەرەکی هەیە سترێس زیاتر دەخات سترێس مەبەستم سترێسی هینە تەشدید لە قسەکردن کە دەڵێم دارستانەکان سووتان ئۆتۆماتیکیان سترێسی تۆنی قسەکردنم لەسەر ئەو وشانە ئەو دەستەواژانە زیاترە کە گرنگن بۆیە کاتێکەوە جێ لە ئۆدیۆیەک دەگرین بۆ نمونە کە جێ لە ئۆدیۆیەک دەگرین جێ لە تۆنی ڤۆیسەکە بگرین ئەگەر تۆنەکە لەوێ سترێسی خراسە کەواتە لەو کاتا احتیمالی زۆرێکەوە ئەو شەیە بۆ خۆی کیوەرد بێ مادەم مامۆستا ئامانج غازی لێرێ تەنانەت ئاوازدانەریش بۆ شعر هەمان شت دەکاتەوە بۆ نمونە ئەگەر گۆرانەیەکی کازم ساهێر کە وشەیەک باس لە دوور و درێژی ڕێگا دەکات کازم ساهێرش دەنگی خۆی لەگەڵ دوور و درێژ دەکاتەوە سترێسەکەی دەخاتە سەر ئەوێ چونکە لە کۆتایی ئەوە سروشتی ئینسانەکە قسە دەکات یعنی ئینسانەکە بە خۆی بە سروشتی وایە ئەو ئۆدیۆی ئێوەش جێ لێ دەگرن هەر ئینسانە و سروشتی ئینسان وایەکەوە جەخت دەکاتەوە سەر ئەو شانێک کە گرنگن کەمتر تۆنی دەنگی جەختکردنەوەی لەسەر ئەو شانە دەبێت کە کەمتر گرنگن ئێستا ئەوەی کە باسمان کرد تاوەکو ئێستا زیاتری ببورم تەماشای ساعتەکەم دەکەم ساعت 10 دقیقە زۆر باشە ئەوەی کە باسمان کرد تاوەکو ئێستا باسی خۆ ئامادەکردن بوو ببورم پرسیارەکانتان هەڵگرن بۆ کۆتا دەنا ڕەنگە باشتر بوو هەندێک پرسیار ئێستا وەرگرین بەڵام داوا لێبوردن دەکەم وەکو دکتۆر هیمدادش فەرمووی تکایە ئەگەر تێبینیتان هەیە لای خۆتان بینووسنەوە تاوەکو لێرەوە پرزنتێشنەکەمان تەواو دەبێت ئێستا باسی خودی ئیمتیحانەکە دەکەین خودی تاقیکردنەوەکە دەکەین ئەگەر تەماشا بکەی ئەو وێنەیەم کە هەڵبژاردووە سەعاتی لە پشتە وایە چونکە تاقیکردنەوە چالنجێکە چناوی چالنجی لێ دەنێت چناوی کارێکی لێ دەنێت کێشە نیە بەڵام کار و کردار و چالنجێکە کەوا تۆ مەبەستە جوابی ڕاست بدەیەوە بەڵام لە کاتێکی دیاری کراوە وانێ ئێمە بەدژی کاتین یعنیان کات لە بەرژەوەندی ئێمە نییە باوای ناو لێ بنێم لە کات تاقیکردنەوە و ئەگەر ئەو قسەی ڕاست بێ کە من کردم لە هەمووی گرنگتر کات بۆ هەموو بەشێکی گرنگتر ئەوەیە بەشی لسنینگە چونکە لسنینگ یەک چانسە دواتر دێمە سەری بۆیە کات پێم وایە لە کاتی تاقیکردنەوە دەبێت ڕەچاوی بۆ بکەین
کەوا چۆن بتوانین لە کاتی دیاریکراودا جوابی پرسیارەکان بدەینەوە. ئەو شتانە کە دەڵێن بەڕێزان من باش ئەوە دەزانم کەوا بەتایبەت ئەو سلایدی ئێستا دێتە بەرچاوتان ڕەنگە هەر پێویستان پێی نەبێ یان ڕەنگە بڵێ ئەوانە قسەی گشتین پێویستمان بەوە نییە، بەڵام باوەڕم پێ بکەن زۆر جار پێویستمان پێ خۆمان هەندێک شتی پێمان وایە شتی زۆر سادەن لە ژیانی ڕۆژانەمان، بەڵام گرنگەوە بیر خۆمانی بهێنینەوە. بۆیە تکاتان لێ دەکەم لە ڕۆژی ئیمتیحان پلیز تکا دەکەم be there before time، تکای پێش تاقیکردنەوە لێ بن بۆ دوو سەبەبی زۆر گرنگ. یەک تکایە سترس مەخەنە سەر خۆتان، دوو تکایە سترس مەخەنە سەر ستافی سنتەر، چونکە بە سەدان کەس دەزانن چاوەڕێ ئیمتیحانە. یعنی برادرانی سنتەری زمان لێرە نین بە تایبەت ئیدارە چ لە دکتۆر سامان خۆیەوە چ کاکە هەردی ئیدارەوە تەسەور ناکەن چەندمان دیو دەبن بە ڕێخستنەکانەوە. تکایە هاوکار بن لەوێ بن لە هەمووشی گرنگتر بۆ خۆتان گرنگە. ساعت 9 ئیمتیحانەکە هەیە ساعت 8 لە سنتەری زمان دەبن کێشەنی ساعت 10 کەم چارێک دەکەم 20 دقیقە ئاوێک دەخۆمەوە پێویستیەکی گرنگم هەیە ساعت دەکەم چارێک دەڕۆمە قاعەکەی خۆم دادەنیشم و لە کورسەکەی خۆم دادەنیشم. لە هەمووی گرنگتر کە ئەوانە شتی گشتین کە چویە ئەوێ پلیز ریلاکس. بیستانە کاتی خۆی شەشی عەدادێ بوون یان تەڵەبەی عەدادێ بوون پێش ئیمتیحان مەسەن دەقەک دەما بچینە ژوورێ کتابەکەمان دەردەینا، بەڵام واقعەیەک هەیە ئەو 2-3-5 دقەیە کە پێش ئیمتیحان ماوە هەموو خوێندنەوەیەک لەوێ هەموو سترێسێک لەوێ تەنیا تێکدانی فۆکەس و ئەتێنشنی خۆتە کە گوتمان تەرکیز چەند گرنگە بەتایبەت لە تاقیکردنەوە. بۆیە پێشوەختە کارت کردو دەستت خۆش بێ خۆت ئامادە کردو دەست خۆش بێ، بەڵام ئەو ڕۆژی کە دەڕۆی ئیمتیحان لە ئەگەر ئیمتیحانەکە سەعات 9 بوو 8:30 تکایە کتابەکەت دانێ ئۆدیۆکەت دانێ چایەک بپسێک ئاوێک بخۆوە بڕۆ ژوورەکەت بەهێمنی just focus. تەماشای قاعەکە بکەت چیم لە قاعەکە هەیە سەبوڕەکە مامۆستاکە دەنگەکە ڕەحلەکە ئەوانە زۆر گرنگن لە ڕووی سایکۆلۆجیەوە بۆ ئاشنابوون بەس ئەوەی پێ دەڵێن the setting environmenتی شوێنەکە. بۆچی؟ چونکە بۆدی و مێشک هەست بە سکیوریتی دەکا وردە وردە خۆت لێ ڕادێنی لەوێ دادەنیشی دوای 10 دقەیەک وەکو ماڵەکەی خۆت لێ دەست بە ئیش دەکەی. بۆیە زۆر گرنگەکەوە دابنیشی و ریلاکس بی. لەوانە هەمووی گرنگتر ئەوەیە ئیمتیحانی لیسنینگ بەشی یەکەمی ئیمتیحانەکەیە، یعنی بەشی لیسنینگ بەشی جێگرتن بەشی یەکەمی تاقیکردنەوەکەیە و دواتر دێمە سەری تەنیا یەک جار ئۆدیۆی لیسنینگ پلەی دەکرێت. ئازیزانم 1 دقە تاخیر بی 9 دقە تاخیر بی باوەڕم پێ بکە بە هیچ شێوەیەک ئۆدیۆ 2 جار لێ نادرێتەوە. و نمونەیەکی بەسیط یعنی جارێک برادرێک کەوالێن تووڕە بوو یعنی تووڕەبوونەکە چێ پێی ناخۆش بوو کە بە حسابی یارمەتیم نەداوە ئەبەناخر کە ئۆدیۆەکە دیسان لێ بتەمەوە ناو قاعە هەموو تەڵەبەکانیت کە گیان لێ یەک تەڵەبە هەیە جوابی دایەوە تەواو بووە. دوو لیسنینگ چانس لە هەموو دنیا جێگرتن یەک جارە ناکرێ من یاسا بشکێنم جێگرتن بکەمە 2 جار. بۆیە گرنگێکەوە پێشوەختە لەوێ بن بە تایبەت ئیمتیحانی لیسنینگ 1 جارە ببورن. هەنی لێدانەکەی ئۆدیۆکە 1 جار پلەی دەکرێت عادەتەن کەمترە لە 5 دقە. دکتۆریش فەرمووی عادەتەن 10 پرسیاری لەسرە و بۆ هەر پرسیارێکیش 1 نمرەی لەسەرە، یعنی 5 دقە مەکزیمەم 5 دقەیە ناگاتە 5 دقە، بەڵام با ئێمە مەکزیمەم دابنێ بەس لە پێنا ئەوەی کە باشتر تێبگێ 5 دقە جێ دەگرین 10 پرسیارمان لێ دەکرێت و 10 دەرەجەشی لەسەرە. لەوانەشە فەراد یەک تێبینی گچکە کاکردی نامەچی ناردیە دەڵێ عادەتەن تەڵەبە کە لە وەختی لیسنینگ تاخیر دەبی چکە تەسیر لەوانی تر دەکات لێ ناگەڕن بستە ژۆرێ هەتا لیسنینگ تاوا دەبی. ئەها کاکردی پێم خۆش بکەوا جێلێم و کاکردی یەک لەو پێشمەرگەمان دوونە ناسانەی سنتەرە لێرە زۆر سڵاوی لێ دەکەم پێم وایە قسەکەتان جێلێ بوو و پێویست ناکات دووبارە بکرێتەوە. سپاس کاکردی بەڕێز، سپاس دکتۆری بەڕێز.
کەواتە ئێمە عادەتەن 5 دقە نابێ باشە، بەڵام ئەگەر 3 دقە یان 4 دقە بێ کەواتە دەبێ ئێمە خۆمان حازرکەین لە نێوان هەردا چرکەیەک بۆ 15 چرکەیەک مەکزیمەم 20 چرکە پرسیارێک جواب بدەینەوە. وایە؟ کەواتە ڕۆیشتنی ئاگاییمان، ئەتەنشنمان، فۆکەسمان، تەرکیزمان بە چرکە ڕۆیشتنمان پرسیارێکمان لەدەستداوە. ئەوە بوو کەوا 2-3 جار زەختم لەسەر ئەوە کردەوە کەوا چۆن ئەو چەند دقەیە بە هەموو فۆکەس بە هەموو هەستەکانمانەوە لێبێ. طبعاً گوتمان it's played only once، تەنیا یەک جار لێ دەدرێ، ئەوە زۆر گرینگە. شتێکی کێش هەیە کەوا عادەتەن مامۆستا بەڕێزەکان لە قاعەکان تێست دەکەن، تێستی ئامێرەکان دەکەن، باشە؟ شەرتنی هەمان ئۆدیۆی ئیمتحانەکەت لە لێدەن، بەڵام شتێک هەڵدەبژێرن تێست دەکەن. ئەو بەڕێزانەی کەوا لە پشتەوە دادەنیشن. عیبی تێدا نییە ئەگەر بەڕێزێک کێشەی جێگرانی هەیە، هەر وەکو چاولاوازیان، مەسەن بۆ نمونە من چاویلکەم لە چاوە، با داوا بکەم، باشە بەلانی کەم بۆ پلێسمنت تێستەکە دەتوانین جیان بگوازینەوە، بەڵام لە هەمووی گرنگتر بە کۆی گشتی کە تێستێک لێ دەدرێ بۆ 30 چرکە بۆ دقەیەک پرسیارتان لێ دەکرێت بەڕێزان دەنگەکە باشە، کە گوتان دەنگەکە باشە ئۆدیۆیەکە دەکوژێتەوە، دوای ئەوە ئۆدیۆی ئیمتحانەکە پێ دەکرێتەوە. ئەو کاتە ئەگەر جیهازەکە تێکچی یان کارەبا بکوژێتەوە مۆزوعاتی دیکە، بەڵام ئەو کاتە بەڕێزێک بڵێ دەنگەکە باش نییە، داوای لێبردن دەکەم نەلێی قبول دەکرێت، لێ قبولکردنەکەت یان بۆی دووبارە ناکرێتەوە، و ئەو بەڕێزش ڕەنگە و حتما هەرواش دەبێتە سەبەبی ئەوەی کە هەموو ئەوانەی لە قاعەکە دانیشتون کەوا لەو دقەیە توزانم ئەو قسەی کە دەکا لەوانەیە پرسیارێکیان لەدەست بڕوە. بۆیە زۆر گرینگە پێشی ئەوە تێست لە کات کە مامۆستا پێتان دەڵێ ئێستا تێستە، تکایە لە تێستەکە وریابن، جێبگرن، بزانە داخوا لەو شوێنەی لە ناو هۆڵەکە ئەتوو لێ دانیشتی. طبعاً زیاد لە حەد قەلەق مەبە، پێویست ناکە، بەڵام بەلانی کەم کە جێت لێبوو تەواو، یعنی هەرەوەندەیە بۆ ئەوەی کەوا تەئکید بکەیەوە، چونکە ئەوەش ڕووی داوە. دەزانی جارێک بەس نمونەیەکتان بۆ دەجێڕمەوە، بەڕێزێک 2 جار پێم گوت تکایە ئاگادار بن، بەگشتی قسە دەکەم، باشە ناپلاس تکایە بەڕێزان ئاگادار بن، ئێستا تێست دەکەین. چاوم لەسەر ئەو بەڕێزە بوو کەوا ئاگادار بن، باشە دووبارەم کردەوە گوتم تکایە ئاگادار بن، باوەڕم پێ بکەن هەر ئاگادار نەبوو. دوای کە تێستەکەم لێ داوە ناوە تێستەکە گوتی وەڵام مامۆستامە دەنگەکە باشنی. یعنی ئەو شتانە بە نەبوو خۆمان و نەبوو ئەو هاوڕێیانەمان کە لە قاعەکە دانیشتون هیچ نەبینە مای بێزارکردنی کە زۆر گرینگە. ئێستا بینە سەر ئەو تەکنیک و استراتیژیانە ئێستا لە قۆناغی پرێپەرێشن دەرچوین، وایە خۆمان ئامادە کردووە، چارەگێک پێشترێ لەوێ دانیشتوین، پێیان گوتینە تکایە جێبگرن، جێمان گرتیە، باشە تێستەکەیان بۆ لێداین، دەنگ باشە بەڵێ دەنگ باشە، تەواو گەیشتینە ئێرە. لێرەوە ئەسئیلەی پرسیارەکانی ئیمتحانەکەش لەسەر مێزەکەت، باشە پرسیاری ئیمتحانەکە لەسەر مێزەکەتە. ئەو کاتە دەڵێت کە پرسیارەکانتان بکەنەوە، بەڵام یەکشت زۆر گرینگە دەڵێتن چی؟ ئەگەر مامۆستایەکەش پێ نەگوتن، عادەتەن مامۆستا بەڕێزەکان دەڵێن، بەڵام ئەگەر سوتفەیە بەشەرە مامۆستایە لەو دەقەیە لەسەر خەیاڵ نەبوو پرسیارەکانی دانا، خۆت بۆ خۆت بزانە تکایە یەکسەر بڕۆ سەر پرسیارەکانی لیسنینگ، باشە لە بەشی یەکەمی ئیمتحانەکە پرسیارەکانی لیسنینگە، دە پرسیارە ئیتر نووسراوە لیسنینگ سکیل، لیسنینگ تێست، لیسنینگ ئێگزام، لیسنینگ ئۆدیۆ، وەتئێڤەر. ئەتۆ دەڕۆیە سەر ئەو دە پرسیارە، تکایە ئەو چەند خولەکە عادەتەن 5 خولەک 5 دقیقەتان پێ دەدرێ، ئەو 5 دقەیە جەنابەت نیو دەقەت هەیە گەلک زۆرە، 30 سانیەت هەیە بۆ هەر پرسیارێک. ئەو پرسیارانەی لەسەر ئەسیلەکەت نووسراوە دە پرسیاری لیسنینگ، دە پرسیارەکە بخوێنەوە، بزانە پرسیاری چیت لێ دەکرێت، کە دە پرسیارەکەت خوێندەوە
دڵنیام کەوا دەزانی بابەتەکە باسی چییە کە زانیت بابەتەکە باسی چییە وانە دەزانی بابەتەکە باس چ دەکات لە پرسیارەکان دەکرێت پریدیکتی وەڵامەکان بکەیت من ناڵێم بەو زانیاری پێشوەختە هەتا کە دەزانی ئەو ڕووداوە بۆ نمونە ڕووداوێکێ تۆ دەزانی 1900 ڕوویداوە تکایە لەسەر کاغەزەکە منووسە 1900 هیچ نۆتێک ملاحەزە پێشوەختە نۆتی خۆت لەسەر بەشی لیسنینگ منووسە چکە دوایی لێت تێکەڵاو دەبێت باشە بەڵام دەزانی پرسیارەکە چییە دەزانی مۆزوعەکان چییە پێشبینیەک دەکەیت تەخمینێک دەکەیت باشە گریمانەیەک دەکەیت بۆ جوابەکانی بەڵام جوابی مطلق نازانی هەرەوەندەت بەسە باشە لە پرسیارەکانە و وەکو گوتمان کەوا کێشت زانی قەلق مەبە ئەگەر لە مۆزوعەکە تێنەگەیشتی باشە چونکە قەلەقی هیچ استفادەیەکی نییە هەر بۆ خۆشی شتێک دەجێڕمەوە بە 20 ثانیە کۆن تەماشای فیلمێکم دەکرد جاسوسێکی سۆڤیەت لە ئەمریکا گیرە باشە لە زمانی شەڕی سارد بوو لایان پرسی لە کاتی تەحقیقەکە کابرای CIA لێ پرسی تۆ قەلەق نیت گوتی ئانتی وۆرید زانی جوابەکەی چی بوو وتی would it help هیچ هاوکاریەکم دەکا ئەگەر قەلەق بم خۆ دەیزانی دەکوژرێ یان دەچێتە سزنی CIA کە ئەو کاتە ئەسڵەن لە دنیا باو مەزەرەی تەعزیب و ئەشکەنجەوانە زیاتر لە ئەوڕۆژ بەڵام جوابەکەی بوو would it help ئایا یارمەتی دەرە بۆیە من دەڵێم ئەگەر لە کاتی لیسنینگ ئێگزامەکەتەوە هەر ئێگزامێکی دیکەش تەنانەت تەستی سیاقەش بوو بۆ ئەو بەڕێزانەی کە ساقیان ئیجازەیان نییە قەلەق مەبە چونکە یەک قەلەقی هیچ ئیستیفادەیەکی نییە دوو ئەوەی کە لە بیریشتە لە بیرت دەچێتەوە بەڕاستی تازە پێشی پرزنتێشنەکە تەماشای فیلمێکی کۆنی کۆنگ فو پاندام دەکرد ئەنیمەیشنە کە دەڵێ brain is like a pond of water when it's agitated it cannot see anything کە دەڵێ مێشکی ئینسان وەکو گۆماوێکە ئەگەر ئاوەکەش لەژا هیچ نابینێ بەڵام ئەو ئاوە کە مێشکی ئینسان لێرە پێی تەشبیه کراوە دەبێت ئاوەکە هێمن بێ تێگەیشتن بینی لە هێمنیەوە دێ واز لە لیسنینگ بێنین کاتێکەوە دەتەوێت لە شوێنێکی توێ شارێکی نوێ ئەوانەی کە هێمنن کەم قسە دەکەن ئەوانە باشتر شتەکان دەبینن جێگرتن بە هەمان شتە هێمنی زۆر گرنگە بۆ تێگەیشتن بەڵام هەر دڵە ڕاوکەیەک و قەلەقی ئەوەندەی دەشزانی ڕەنگە لە بیر تێ چونکە هیچی دیکە مێشک فۆکەسی نامینێ کە مێشک فۆکەسی نەما چاو نابینێ جاری وای هاتینە دەرە لە ئیمتحان وتمان بە قورئان نەماندیت وەڵا نەمانزانی ئەو نۆتە ئەوە نۆت تێدا بوو نەمزانین نۆتەکەی تێدا یا وەڵا دەمزانی بەڵام لە زیات سێم لە پرسیاری چارە من نووسە ببوونم کەەوە بەشێکی زۆر بۆ قەلەقی و دڵە ڕاوچێ دەگەڕێتەوە مامۆستافەر قسەکان زۆر خۆشە دەزانم دوو سلایدت مایە جگە لە تێستەچی بەڕاستی دەمەیە وەقت بدەینە تێستەکە و دوای مەجای پرسیاریش بمێنێتەوە ئەگەر یەک تۆز لەو دوو سلایدێ پەلەتر بکە یەک تۆز زۆر باشە سپاس دەکەم ئێستا تەماشای سەعاتەکەم کرد ڕاست دەکەی مامۆستا سپاس دەکەم بۆ بیرهێنانەوە ئەوەی زۆر گرنگەکەوە کاتێکەوە پرسیارەکان دەخوێننەوە تکایە خەت بەژێر کیورد پرسیارە سەرچەکان دابێنن لەسەر خودی ئەسئیلەکە باشە ئەسئیلەمان هەیە کامە هەست دەکەی کیوردە خەتێکی بەژێر دابێنە ئەوە زۆر زۆر گرنگە مەبەستمان لە کیورد چییە ناو گرنگە ناوی شوێن بێ ناوی بەشەر بێت چکە دوای لە ئۆدیۆکە جێ لێ دەگری دەزانی بزانی ئازاد وای گوتوەیان نەوزات شوێنەکان گرنگە ئەوانە هەمووی کیوردن خەتی بەژێر دابێنێ لەسەر ئەسئیلەکە بزانی هەولێرە یان سلێمانی لەندەنە یان نیویۆرکە ژمارە زۆر گرنگن ژمارەکان گرنگن ساڵەکان مێژوەکان گرنگن و هەندێک جار ئاکشنەکانیش گرنگن کە بۆ نمونە باسی دارسووتانەکەی تورکیامان کرد ئەوانە هەمووی ئەو شتانن کە هێڵی بەژێر دابێنە تکایە be an active listener ئەوە زۆر زۆر گرنگەکەوە جێگرێکی ئاکتیڤ و چالاک بی ئەومان باس کرد بە پێشترێ و شتێکی زۆر گرنگ هەیە ئەو کیوێردانە وشە سەرچیانە شەرت نییە وەکو خۆی لە ئۆدیۆیەکە بێتەوە
باشە بۆ نمونە دارستان سووتاندن دەکرێت ببێتە گڕگرتنی دەشت و چێو باشە. So this is called in English parallel expression. يعني شرط نییە هەمان وشە و هەمان دەستەواژەی خودی پرسیارەکە لە ئۆدیۆکە بێتەوە زۆر جار شتێکی پارەلێل دێکەوە ئەوەی بەرامبەریتی عرضم کردن کەوا ملاحەزاتی خۆتان تکایە لەسەر بەشی ئۆدیۆ مەنووسن لەسەر لیسنینگەکە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کەوا تەرتیبی پرسیارەکانی لیسنینگ وەکو تەرتیبی ئەو قسانەیە ئەو ڕستانەیە کە لەو دایلۆگە مۆنۆلۆگە وەتئێڤەر کە لە ئۆدیۆکە جێت لێ دەبێت هەمان تەرتیبە وەکو ڕیدینگ نییە پاش پێش پێ بکرێ کەواتە زۆر گرنگە کە ئەوە بزانین کە ئەو پرسیارەی دواتر دێ یعنی ئێمە گریمان پرسیاری سێمان جواب داوە کەواتە دەبێ بزانین پرسیاری چارەم لۆکو لە تەرتیبی ئەسیلەکە نووسراوە ئێستا لە دەنگەکە جێمان لە جوابی چارەم دەبێت باشە ئەوجە دوای 2 سانیە یان دوای 10 سانیە ئەوە شتێکی کە شتێکی کەش زۆر گرنگە کەوا بزانین تکایە لە لیسنینگ تێست ئەگەر پرسیارێکتان لە دەستدا گریماندە پرسیارمان هەیە پرسیاری چارەم بەبەر ڕانەگەیشتن تێنەگەیشتن هەر سەبەبێک هەبوو کە لە دەستت چوو چونکە وەکو پولی دۆمینەوەیە یەکەچیان بەردێ هەمووی بەردەبتەوە یەکسەر بڕۆ جوابی پێنجەم باشە جوابی پێنجەم وەرگرا دوای شەشەم دوای هەفتەم پاشان کە هەموو تەواو بوو ئەم دەزانم ئەتوو بەبیرتەکەوە پرسیاری چارەم بەبەر ڕانەگەیشتی کە هەردە پرسیارت جواب داوە فکرەیەکی باشترت هەیە لەسەر مەوزوعەکە و ئامۆژگاریم کە ئەوەیەکەوە هیچ شتێک بە بەتاڵی بەجێ مەهێڵە ئەو کاتە پێویستت بەچ دەبێ پێویستت بە گێسی خۆت دەبێت پێویستت بە تەخمینی خۆت دەبێت چارەم ئەو شتێکەوە بە تەسەووڕی تو ڕاستە هەڵبژاردنە تەبعاً ئەوەش گرنگە پێتان بڵێم لە سەنتەری زمان ABCD تان هەیە هەڵدەبژێرن ئەو کاتە لە مەوزوعەکە شتێ دەگەی کامە بە تەخمینی خۆت ڕاستە و لە دەستت چووە شتێک هەڵدەبژێری باشترە لەوەیکەوە هیچ هەڵدەبژێری. لە کۆتایی ئەوانە پێشی بێمە سەر بەشی پراکتیسەکە تکایە لە ناو هۆڵی قاعاب بەتایبەت لە کاتی ئیمتحانی جێگرتن تکایە هێمنی پارێزن بۆ ئاگاداریتان پرسیار نییە لەو دەدەقەیە بە هیچ ئەسڵ لە پلیسمنت تست پرسیار نییە ئەگەر ئاوێک بێ شتێک بێت دەنا پرسیار لە کاتی لیسنینگ نییە و عەرزیشم کردنکەوە دووبارە کردنەوەش نییە. ئێستا سعات بوو بە دەونیم بگورن لە ڕاستی وام حسابی خۆم دەکرد 11 تاوا دەبین نەک 11 دکتۆریندا دووبارە سپاس کێشە نییە کاتمان هەیە بەس هەر پراکتیسەکە باشترە احتمال پێ بدەن بۆی پرسیارەکانیش دوای وەڵام بدەینەوە. زۆر ڕاستە. لێرە ڤیدیۆیەکم هەڵبژاردووە ئەو ڤیدیۆیە لەبەر کاتەکە بخۆی 2 پارچەیە باشە بەڵام لەبەر کاتەکە من یەکشت دەکەم یەک پارچە ڤیدیۆیەکە وەکو پراکتیس لەگەڵ یەکتر بەکاردەهێنین دوای ئەوە داواتان لێ دەکەم کەوا بەشی یەکەم ئێستا من بەشی دووەم بەکاردێن چکە ئەو بەلام منەوە گرنگترا دوای ئەوە داواتان لێ دەکەم بەشی یەکەم بە خۆتان تەماشا باشە ئێستا دەڕۆمە ئەلێرە نووسیمە دەڕۆمە سەر دقەی 11 و 18 کە ڕەنگە 5-6 دقەیەکی دەوێت ڤیدیۆیەکە بەڵام ئیجازەم دەم بە ئەوی ڤیدیۆیەکە پلی بکەم ئەو 7 دقەیە ڤیدیۆیەکە لێ دەم دوای ئەوە جێ لە پرسیارەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم. Are you preparing to take the IELTS exam? Awesome. We are excited that you are here because we have helped. بەڕێز دانیشتان دەستی پێ نەکرد هێتا دەگاتە کاتی خۆی. زۆر باش. See you in just a minute. You now have time to read questions 4 to 6 and prepare the answers. دکتۆر جان دەنگ باش بوو دەنگی ڤیدیۆیەکە زۆر باشە دەنگەکە باشە تکا دەکەم ئێستا بۆ ماوەی 7 خولەک بە ئەتەنشن و فۆکەسەوە با بەیەکەوە تەماشایەکی ئەو ڤیدیۆیە بکەین کە خاتولیس پێشکەشمان دەکات با بگەڕێمەوە سەر شوێنی مەبەست
زۆر باش فەرمووین. You now have time to read questions 4 to 6 and prepare the answers before the listening begins. Questions 4 to 6. Right, so let me give you some information about today's excursion into the rainforest. We'll be travelling from here by bus to the park centre. From there, we'll be heading on foot into the rainforest. We'll be going on a 6-mile hike, and the terrain will be pretty uneven, so you really must have some strong footwear, like a good pair of boots. There will be plenty of photo opportunities on this trip, so I know many of you will want to take a camera, but I'm afraid it's prohibited. I also see that many of you have your binoculars with you. However, I must explain that the forest will be pretty dense where we're going, so you may not have many opportunities to use them. On our trek, it'll be quite shaded, so you don't need to worry about sunscreen. Mosquito repellent, on the other hand, is often useful, but not at this time of year. We'll be walking for a few hours, so you might want to bring refreshments with you. Once you enter the park, there's nowhere to buy anything. So definitely that's a must. Now, if I were you, I'd take a good size rucksack with you, as you may want to bring a change of clothing with you as well as other personal items. I know many people recommend to take local currency with you on the trip, but the souvenir shop, which is outside the park, does take credit cards as well as dollars and euros, so I'll leave that decision entirely up to you. So how did you do on the listening? Was it difficult or easy? Well, let's have a look now at the answers. Let's go through the answers. Let's تکادەکەم ئێستا باسی جوابەکان دەکا تەمام پرسیارەکە ئەو بلا ئەساسە خۆی قسە کرد بۆیە من بە کوردی قسەم نەکردەوە چونکە ئیمتیحانش بە ئینگلیزیە گوتی ئەو ئایتمانە چین کە لێرە ئاماژەی پێکرد ئێستا بە تەرکیزەوە تەماشای جوابەکانی ئەو خاتونە بکەن چونکە هەندێک تریک هەیە ئەگەر ناوی لێ بنێن فێڵ هەندێک وردە تریک هەیە حیلە فێڵ هەیە کەوا لە کاتی ئیمتیحانی هەم لیسنینگ و ریدینگیش وایە کە مامۆستا بەکاردێنێت هەندێک گۆڕانکاریە یان بە زیادکردن و لابردنی نۆت یان دانانی بۆیە تەرکیزی دەوێت فەرموون بە تەرکیزەوە جێبگرێت. Let's have a look at the first one. You really must have some strong footwear. And of course, when we hear that word, we think about the option walking boots. And it says, like a good pair of boots. Now, it doesn't say walking boots, but we are not looking for the exact words. We're looking for the meaning. And the meaning of this, strong footwear, a good pair of boots, that means walking boots. So that gave us the first answer. Now let's look at the next. Many of you will want to take a camera. So that was one of the possible answers. And he says, but I'm afraid means unfortunately, it's prohibited, which means you can't, it's not allowed. So the camera is a no. That is not recommended, you can't take it with you. The next one, it'll be quite shaded. Now, shaded means protected from the sun. There are so many trees in the rainforest, the sun cannot come through. It's shaded. So you don't need to worry about. You don't need to worry about means you don't need it. It's not necessary. You shouldn't take it. You don't need to worry about sunscreen. So that's the next option gone. Let's look at the others. The next one. Mosquito repellent, that was on our list, is useful, but not at this time of year. So that means mosquito repellent is not our answer. The next one, you might want to bring refreshments with you. Now,
The word refreshments, what does it mean? Well, refreshments means food or drink, and that was one of our answers. So it says you might want to bring food and drink with you. It's a must. And that means you really should take it with you. So food and drink is one of our answers. The next one, if I were you. Now immediately we can see, if I were you, that is the beginning of a recommendation. If I were you, I'd take a good sized, that means large, rucksack. Do you know what rucksack is? Well, a rucksack is a bag that you put on your back. So it's a bag, so a large bag. I recommend you take a large bag with you. So that is the third answer, a large bag. And if we continue, we will see it says as, this means because. Because you may want to bring a change of clothing. So that is the option of extra clothes, but it does say may want to bring, which means it's optional. You can. سپاسان دەکەم دەگەڕێنەوە بۆ ئەو دووسێ تێبینیم هەیە کەوا مەبەستمە لەسەر ئەو ئۆدیۆ قسەی لەسەر کەم زۆر بە کورتی لە 3 دقەی داهاتوو تەنیا دوای ئەوە 20 دقەیە کاتمان دەمێنێت بۆ پرسیارەکانی بەڕێزتان ئەو تریکە ئەو حیلەیە کە باسمان کرد کە لە زمان بەکاردێ پێشتر باسمان کردبوو لەو ئۆدیۆ ئەگەر سەرنجتاندا بێتێ یەک لەوانە پارەلێل ئەکسپرێشن بوو تعبیرێکی بەرامبەر مرادف هاوشێوە بۆ نمونە لە تێکستەکە لە نووسینەکە لە یەکێکیان نووسرا بوو فوتوێر باشە فوتوێر یعنی ئەو شتەی لە پێ دەکرێت پاپۆش باشە ئەوەی بابوزی پێ دەڵێن پاپۆش یعنی ئەوەی پێمان دەپۆشێ فوتوێر بەڵام لە بەرامبەرەکەی نووسرا بوو walking boot ئێمە دەڵێن پوتوانە خۆ ئێمە دەزانین پوت و هەر شتێکەوە پامان بپۆشێ وەکو یەکە بەڵام ئەوە بوو کە باسم کرد ڕێک بوتەکە بەکار نەهاتۆتەوە لە تێکستەکە و لە ئۆدیۆیەکە ئەوە پارەلێل ئەکسپرێشنە مرادفە هەر ناوێکی لێدەنێی لە بەشێکی کە ئەگەر پەلە بکەین لە جوابدانەوە بزانێ دڵی کامیرا زۆر گرنگە دەزانین زۆر باشە پێمان بێ ئەگەر ئەمە لەوێ نووسراوە ئایتم کامیرە دەبێت پێمان بێ ئەگەر تۆ سەحەکت لێدا بە پەلە بووی بەڵام دەرێ وریا بە کامیرا is prohibited دڵی وریا بە کامیرا بەکارهێنان قەدەغەیە ئێمەدەم قەدەغە بیکاتە تلۆ دەبێ بۆیە دەبێت جێبگرین تکایە تا ڕستەکە هەمووی تەواو دەبێت ئەوە زۆر گرنگە چکە جاری وایە نیوەی بەشی یەکەمی ڕستەکە ڕاستە جوابەکەت بەڵام لە کۆتایی شتێکی کە دەڵێتەوە مۆسکیتۆ نێت پێم وایە بۆ مۆسکیتۆ ریپێلنت یعنی ئەو تۆڕێکەوە بەکاری دێنین بۆ مۆسکیتۆ پێشکە مێشولە پێشکە دەڵێ یان نێت بوو یان ڕێپێلەنت بوو نازانم ئەگەر مۆسکیتۆ نێت بی ئەو تۆڕێکە بەکاری دێنین بۆ پێشولە دەرێ زۆر گرنگە بەڵام لەو وەرزەنە کەواتە مادام دەڵێ زۆر گرنگە بەڵام لەو وەرزەنە کەواتە تۆ یەک لەو ئایتمانە نابێت کە هەڵی دەبژێری لەگەڵ خۆت بیبێ بەڵام نووسیوێتی ریفرشمنت ئاو خواردنەوە سناک ئەو ریفرشمنتە دەڵێ زۆر گرنگە و دەبێت پێت بێ لەوێنەی گوتووە بەڵام ئێستانە یان مەطعمێک هەیە بەڵام ئەگە بیگوت با ریفرشمنتەکە زۆر گرنگە بەڵام مەطعمێک هەیە بۆتان دابین دەکات مەیهێنن لەگەڵ خۆت بێگومان ئەوە جوابێکی ترمان دەبوو کەواتە بە کورتی کاتێکەوە بە دوای وەڵامەکان دەگەڕێین معنای ئەوە نییە کەوا وەڵامەکە ڕێک هەمان و شە و فرمان و دەستەواژەیە بەڵام زۆربەی جار دەگۆڕێ و زۆربەی گۆڕانەکانیش لە ئاوەڵنا و ئاوەڵ فرمان دەبن بۆ ئاگاداریتان چونکە ئازاد ناگۆڕێ ئازادیان دەبێتە هی یان پێشترێ گوتوتی مامۆستا دەڵێ مامۆستاکە هیچ کەی لێ ناکرێ بەڵام verb adverb adjective فرمان ئاوەڵنا ئاوەڵ فرمان زۆر کاری لەسەر دەکەی حیلەکە گۆڕینەکە لەوەیە
یان ناون وشەیە کە هەروەکو عەرزم کردن بوت لەوێ کردوێتە فوتوێر پاپۆش ئەو شتێکەوە پامان دەپۆشێ. زۆر بە کورتی لە 30 سانەی داهاتوو تەواو دەبم ئەویشان ئەوێ پێشی ئیمتیحانەکە تکایە پریپێر زۆر گرینگە لەناو لە کاتی ئیمتیحانەکە تکایە چارەگێک 20 دقە پێشتر لەوێ بە لە ژوورەکەت بە بەهێمنی لە کاتی ئیمتیحانەکەش تکایە هێمنی ڕابگرە تەرکیزت هەبی فۆکەس بخە سەر جوابەکان لە هەمووشی گرنگتر جوابی لسنینگ تست وەکو پولی دۆمینەوایە یەکێک لە دەستوو هەمووت لە دەستێ بۆیە ئەگەر یەکێک لە دەستوو با ئەوانی ترت لە دەست نەچێ. من زۆر سپاسی ئەوەی بەڕێز دەکەم ئێستا ڕێک 20 دقەمان ماوە ئەو 20 دقەیە تەرخان دەکەم بۆ پرسیاری ئەوەی بەڕێز ئەگەر کاکە شەماڵیان هەر بەڕێزێکی یارمەتیماندا لەوانێت دەستیان برین کردووە سپاسان دەکەم. دەستت خۆش مامۆستا فەرهاد بەڕاستی وەبینارێکی بە سوود بوو بە من سوودم لێ وەرگرت بەخۆشم دڵنیام بەشداربووانش سوودیان لێبینیوە هەم لە شێوازی پێشکەشکردنەکە هەم لە وەکو دەڵێ ڕێخستنی بەشەکان و ئامادەکاری و لە کاتی تاقیکردنەوە و ئەو تەکنیک و استراتیژیانەی کە باست کرد هەمووی زۆر عەمەلین زۆر سوودیان دەبێ لە هەمووی گرنگتر وەکو گوتت پراکتیس یعنی ممارسەکردنی خۆت بۆ ئەوەی گوێت لێ ڕابێ. ئێستا پرسیارەکان وەردەگرین یەک دوو پرسیارە من وەڵام داوە چکە لە قسەکانی تۆ بۆمان دەرکەوت کە پرسیارەکان بە هەمان ریزبەندیە واتە ئەو بەشە یەکەم کە قسەی لەسەر دەکا پرسیاری یەکەم دوای پرسیاری دووەم مامۆستا کامەران لەوێ پرسی بووی جوابمان داوە. بەڕێزان گوتمان پرسیارەکان بە سێ شێوە وەردەگرین ئەگەر لە فەیسبوک پرسیار هەبوو کە مامۆستا شەماڵ لە بۆمان دەنووسێ و پێشکەشی دەکەین ئەگەر لە چاتەکە شتێکتان بە خەیاڵ داهات یان لای خۆتان تۆمارتان کردووە ئەگەرنا ئێستا سێ کەس وەردەگرن مامۆستا فەرهاد ئەگەر پرسیارەکان سێ وەرگرین ڕەنگە بتوانین وەڵامیان بدەینەوە باشتر دەبێت نەک یەک فەرموو بە جەنابەت کۆنتڕۆلی پرسیار و کاتەکە تەواو. گۆڤەند فەرموو گۆڤەند زانا فەرمان ئەو سێ بەوتە سەرچلە وەردەگرین. بەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس. پرسیارەکەم هەیە بۆ مامۆستا فەرهاد من زۆر کە تەماشای فیلم دەکەم لە بۆ لیسینینگم باش ببێ کە فیلمەکە تەواو دەبێ لەوانەیە 2 ساعت 2 ساعت و نیوە دەبێ کاتی تەواو دەبێ هەست دەکەم تەنها فکرەی ڕئیسیم تێکهێشتمەسە کەسێک خۆشەویستی کەسێک مرد و کەسێک ڕۆژت بەڵام بڵێم هەموو شتەکان تێناکەم لە کاتی قسەکردنیش هەموو ڕستەکە تێناکەم تەنها بۆ وشەیە. پرسیاری دووەمیش بۆ ئەو هەموو وشانەی کە لە کاتی مەکتەبەوە هەمویان لە بیر من یعنی ئەوە لە زاکرەی بەعید هەمویان لە بیر من بەڵام ئەوانەی لە جامیعەوە تا ئێستا لە بیرم نییە کاتی یعنی ئەو وشەیە جێرێ دەگرم دەزانم کەمانەکەی دەزانم بەس لە بیرم نامێنێ. ئەگەر مەجالی برادران بدەی گۆڤەند خان دەست خۆشتۆ پرسیار بەسە کاکزانا ئەکرەم کاکزانا فەرموو. بەڵێ جۆتان لە دەنگمە بەڵێ جا سپاسان ئەەکەم دەستان خۆش بێ بۆ ئەو ڕێخستنی ئەو شتانە زۆر چاکە دەست چاوتان خۆش بێ. من پرسیارەکەی منە لەوەدایە نازانم من بەو شێوێ تێ نەگەیشتم نازانم ڕەنگە ئەم پرسیارەهی بەشێکی زۆری لە ئامادە بووە بێ بە کورتی باسەکەم ئەگەر هەر بە ڕێزێکتان تێمان بگەێنێتن شێوازی ئەو پرسیارەی لیستینگەڵین ئێساوانی تر زۆر بە جوانی ڕوون بۆ گرامەرەوان ئەزانین چۆن دێتەوە دە پرسیار دێتەوە ئایا لەخی ئەو دە پرسیارە یەکە تا دە کە پرسیاری کردووە و وەڵامی ڕاستەڵە بژێرین ئەمە یەک پرسیارەکەم خۆی لە چەند فەرعەکە بینێتەوە ڕاستەڵە بژێرین دوو یەک سەوتە بە کاملی بۆ هەموو پرسیارەکان کە 4 دقەیە ئەو وەڵامەمان بدەنەوە یعنی تێگەیشتن لە پرسیارەکە نیوێ وەڵامەکەیە گەیشت پرسیارەکەت گەیشت مامۆستازانم واستەکەم بەڕێز زۆر سپاس. کاک فەرمان خەلیل سڵاو دەست خۆش بۆ ئوستاز و سپاس دەکەم بۆ هەمولایەک پرسیارەکەم نزیکە لە پرسیاری کاکزانە ئایا پاراگرافەکە 4 دقەیان 3 دقە لەسەر یەکە و تۆ لە ئەسنای گوێگرتن وەڵام دەدەیەوە یاخود مەسەرەن پرسیارەکە و 10 سانیەکە تێ وەڵام یەکەم بدەیەوە اینجا جزئی دوم جزئی سێم دە یاخود نەخێر دەبێ
لەگەڵی گوێ لە لیسنینگەکە بگری و وە لە ئەسنای جواب بدەوە یاخود لیسنینگەکە تەواو بکەی لە کۆتایی جواب بدەی بەس شێوازی گوێگرتنە لیسنینگەکە و وەڵامدانەوەی هەڵبژاردننی اختیارەکان چۆنە؟ دەستت خۆش بێ، زۆر سپاس مامۆستافەرات. پێشەوەی وەڵام دەوێت بەڕێزێک داوای کرد بوو ئەو لینکەی لە بۆ دابنێن. بەڕێزان دوای تەوابوونی وێبینارەکە ئەمە هەم ڕیکۆردی هەم تۆماری ڤیدیۆ ئەو چاڵاچیە هەمیش سلایدەکان لە بۆتان دەنێرین، لینکەکە لەوێن دەرەهەیە دەتوانن دواتر بۆ خۆتان ممارەسەی بکەن. مامۆستافەرات فەرموو. زۆر سپاس گۆڤەند خان بە نسبەتی ئەوەی کەوا دوای فیلمێک هەمووت بە بیر نامینێ پێمە زۆر نۆرمال ئەگەر تەماشای تەمسیلی کوردیش بکەی مشتێک بە بیر نامینێ بە نۆرمال وەری بگرە. بە وەکو عەرزم کردی کەوا دوای ئۆدیۆ گرنگەوەی لە کاتی پرپەرێشن بەکات لە کاتی خۆ ئامادەکردن بە تایبەت فکرە سەرچەکەت بە بیر بمینێ، زائیدەن وشە سەرچیەکان دەستنیشان بکە لە قاموس دوای ئەوە دەری بهێنا و ئەگەر مەبەستیش کەوا چۆن وشە سەرچەکان بەبیر بمێنێ هەر شتێک بەکاری نەهێنی دەپووکێتەوە. ئەو وشە سەرچیانەی کە ئەوڕۆ لە ئۆدیۆیەک فێربووی تکایە بیان خەناوڕستە کە ئێوارە چاک دەکەی لەگەڵ برادرە کە یادەوەریەکە دەنووسەوە بە ئینگلیزی بەکاری بێنەوە ئەو کاتە لە مێشکرد دەچەقێ نەوەکو تەنیا بە جێلێبوون، چونکە جێلێبوون ئۆدیتۆری سکیل یەک لە ڕێگا لێرنینگەکانی زەعیفە. بۆ ئاگاداریتان نووسین، بینین و پراکتیسکردن مهمترە لە جێلێگرتن ئەوە گەر بە مەبەستی فێربوون. ئەوەی کەوا لەسەر چایلدهود مێمۆری و ئەوانەی کە بێگومان مێمۆری منداڵ و ئەوە زیاترە، بەڵام لە هەمان کات ئەگەر ئەتەنشن و فۆکەسمان لەسەر ئێستا بێ ئێستا شتمان بە بیر دەمێنێ، بەڵام بێگومان ئەوەیە مێمۆری منداڵیمان بەقووەترە لە ئێستاوە سروشتی ئینسان و مشغەڵەتی ژیان وایە. بە نسبەتی کاکەزانە دە پرسیارەکە کاکەزانە یەک دانە ئۆدیۆ لێ دەدرێ عادەتان ئەو ئۆدیۆیە ڕاناوەستەی هەمووی بەسەریەکەوەیە هەر دە پرسیارەکەت لە پێشتر تەماشای لێ دەکەی تەرتیبی دە پرسیارەکە وەکو تەرتیبی ئەو دایالۆگە مۆنۆلۆگەیە کەوا لەناو ئۆدیۆیەکە دەکرێت و یەک دانە جوابش هەڵبژێری هەڵبژاردنە IBCD. ئەگەر ئەوەش لەگەڵ پرسیارەکە پێم وایە کامەران خەلیلێکی بدەمەوە ئەویشیان ئەوەیە کەوا تۆ کاتێک یەکەم جار دەخوێنیەوە دوای ئەوە کە جێدەگری لە کاتی جێگرتنەکە یەکسەر هەڵبژاردنەکانت دەکەی یەکسەر، چونکە ئەسڵان دواتر نازانی کەوا چی جێ لێ بووە. هەڵبژاردنەکانیش IBCD هیوادارم پرسیارەکان تێگەیشت بوون جواب بدەن. بە ڕوونکردنەوەیکی زیاتر بەڕێزان ئەو پرسیارانە لەبەر دەستە لەگەڵ ئۆدیۆیەکە وەڵام دەدەیەوە، چونکە دوای ئۆدیۆیەکە ئیمتحانەکەی ئەو بەشە تقریباً تەواو دەبێت، یعنی دەبێت بچیە بەشەکانی تر لەبەرەوەی کاتەکە تەرخان کرایە، یعنی ئەو 5 دقەیە کە مامۆستا گوتی 3-4 دقەیە یان 5 دقەیە بە زۆری ئەو 5 دقەیە تەرخان کراوە لە وەڵامدانەوەی دە پرسیارەکە. نەگەت و هەموو ئۆدیۆیەکەی جێ لێ بگری ئەو جەبەی دە پرسیارەکەی جواب بدێ، دەبی لەگەڵی بڕۆی لەگەڵ ئۆدیۆیەکە وەڵامی پرسیارەکان بدەوە، چکە ئیمتحانەکە بەشی لیسنینگ تەواو دەبێت دوای تەواوبوونی ئۆدیۆیەکە. زۆر ڕاستە و زایدەنیش یەک جار پلەی دەکرێت، ینی دەکرێت و کاتش نییە بۆ پێداچوونەوە کاتەکەم هەر تکایە پێدامەچەوە، چکە لە ئۆدیۆ پێداچوونەوە غەڵەتە، نازانیت چ جێ بوو، ڕەنگە ڕاستت کردبێت دوایی غەڵەتی بکەیت. زۆر باش، زۆر باشە. کاک هونەر سەلیم فەرموو. کاک هونەر دەستان خۆش بێ دکتۆر، هەر سەرکەوتوو بن ئینشەڵا. کاک دکتۆر گیان دوو پرسیارم هەیە، پرسیاری کورتن، پرسیاری یەکەم بابەتەکانی لیسنینگ هەر لەسەر ئێجوکیشنە یان لەسەر غیر بابەتیشی هەیە، ئەوە یەکەم. دوام بوو مامۆستا ئەگەر چۆن دەزانی لە کاتی گوێگرتن سترێس بخینە سەر کیوۆرد، ینی چۆن تەرکیز لەسەر کیوۆرد بکەین، یعنی لە کاتی گوێگرتن، یعنی چ استراتیژیەکە چ تەکتیکی هەیە ینی ئەو شتە بکاربێنی. زۆر سپاس دکتۆر. زۆر سپاس. یەک دوو پرسیارش لە فەیسبوک هاتیە، یەکەیان لە بۆ منە یەکیان لە بۆ تووە، مامۆستافەرات باوانیش بکەین. کاک عەلی ئەحمەد دەڵێ سڵاو دکتۆرمداد، لە وێبیناری ڕابردوو دکتۆرمداد ئەمن گوتیتم لیستی شتەکە سەرچیەکان بنووسنەوە وەکو تاریخ و ناو، کەچی مامۆستای پێشکەشکار دەڵێ مەینووسن. بەڕێزان هەردووکمان یەک شت دەڵێن، ئەو گوتی پێش گوێگرتن مەنووسن، پێش ینی پێش حەدەسەکە مەکەوە لەسەر معلوماتی خۆت جواب مەدەوە.
مەبەستەکە ئەوە نەبوو ئەگەرنا ئەمن پێم وایە لە کاتی گوێگرتن ئەگە تاریخەکەت جێ لێ بوو باشترە بینوسی هەتا تاریخەکەی ئەوەی جێت لێ بووە لە بیرت نەچێت ئەوەی مامۆستا فەرهادێش گوتی پێش ئەوەی ئۆدیۆیەکەت جێ لێ بێ هیچ شتێک لەسەر زانیاری خۆت وەڵام مەدەوە ئەگەر دڵنیاش بووی زانیاری ئۆدیۆیەکە هەڵەیە ڕاستی مەکەوە تۆ بە گوێرەی ئەو دەنگە وەڵامی پرسیارەکان دەدێەوە کەواتە هەردووکمان نەفسی قسە دەکەین ینی پرسیاری تر کاک فارس عەلی دەڵێ پێویستە ڕەچاوی ئەوە بکرێت بەشی ئینگلیزی لە ئیمتحانەکە نین هەمویان ڕەنگە زۆر بەمان بەشی کوردی و عەرەبیشی تێداوی بۆیە پرسیارەکان نابی ئەوەندە شاراوە بی ئەوە ڕەنگە هیچمان نەتوانین جواب بدەینەوە بەزەگە تعلیقەکە تێ لەسەر ئەوەش و لەگەڵ پرسیاری مامۆستا هونەری پرسیارەکان زیاتر لەسەر پرسیاری مامۆستا هونەر جان نەخێر شتێکمان نییە بڵێن ئۆدیۆ بەس ئیجوکیشنە لۆی عەرزم کردی لەوانێ باسی تۆپانێ بی لەوانێ باسی فیلمێک بی لەوانێ باسی سەیرانێک بی هیچ ستاندارد نییە بۆ ئۆدیۆ چونکە لە ژیانی ڕۆژانە جێت لە هەموو شتێک دەبی بەنسبەت ستراتیژی کیوێرد پێم وایە باسمان کرد گوتشمان کە کیوێردەکان چین و لە کاتی قسەکردنیش گوتم نەیچەری ئینسان وایە کە سترێس دەخاتە سەر کیوێردەکان کە عەرزیشم کردن گوتمەوە بۆ یاسایەکی مطلق وەری مەگرێت بەڵام عادەتەن کیوێرد گوتم ناوەکانە ساڵەکانە شوێنەکانە کردارە گرنگەکانە تەنانەت نوێی دارستانی سوتانی دارستانی تورکیان بەنمونە هێناوە لە سلایدەکەش هەیە و دواتر دەکرێت لە گوگلیش ئەگەر مەبەستت بوو زیاتر سێرچ بکەیت بەنسبەتی پرسیاری دیکەش دکتۆر جان پرسیاری ترماوە ئارەزوو ڕزگار دەڵێ بە هێدفۆن جێ لە ئۆدیۆیەکە دەگرین یان یەک جار پلەی دەکرێت لە بۆ هەمووان بە یەک جارە وەبزانمە ئەوش وەڵام درایەوە هێدفۆن نادرێتە تەڵەبەکانی بەشدار بوو تەنها یەک جار بەڵام پێش ئەوەی بە ڕسمی لێ بدرێت تێست دەکرێت ئاخۆ دەنگەکە دەگاتە هەموو قوشبنەکانی هۆڵەکە بە یەکسانی یانە پەرێز سەرباز فەرموو پەرێز دوای ئەوە شاناز ناسر ئێوارتان باش باشتر زۆر سپاس زەحمەت لێ بەست پێشنیارێکم هەبوو as we are preparing ourselves for English examination why the meeting is not in English باش in Kurdish mostly گەیشت پەرێز خان تەواو بووی thank you زۆر باش شاناز ناسر شاناز ناسر بەڵێ مامۆستا دەستان خۆش بە مامۆستایانی بەڕێز وەڵای مامۆستا من پرسیارێکمەوە بێ زەحمەت بڵێم ئەم بەشی لیستینە پەرەگرافی نییە عنی تۆ اعتیمادی کولی و بەس لەسەر ئەو پرسیار و وەڵامەیە کە بۆت ئەخوێنرێتەوە دواتریش بڵێم ئەو کەسێک کە پرسیارەکان ئەخوێنرێتەوە ئەو دەنگە وەڵامەکانیش بڵێم هەڵبژاردنەکان و پرسیارەکەشت بۆ ئەخوێنێتەوە یان بەس پرسیارەکە ئەخوێنێتەوە دەستان خۆش بێ با کاکۆسرەتی ژوەرگرین کاکۆسرەت فەرموو کاکۆسرەت کۆسرەت عەبدوڵڵا فەرموو دەنگ هەیە دەستخۆش مامۆستای بەڕێز دەکەم وڵای پرسیارەکەی من دەربارەی ئەو بوو ڤیدیۆکی دیاریکراو هەیە سەوتێکی دیاریکراو هەیە زیاتر لە سبابەتشی یعنی ئەو دەستنیکان زیاتر سبابەتەکە گە تەرکیزی بکەینە سەری بابەتی دیاریکراو هەیە یان بەگشتیە زۆر باشە مامۆستا ئامان عازی دەست بەرزکردنەوەی نەکردێ بەس دەبینم لە ڕسمەکە کاکەریت ئەگەر فەرموو پرسیاری خۆت بکەم مامۆستا ئامان بەس مایکەکەت بکەوە مایکەکەت بکەوە فەرموو مامۆستا ئامان زۆر سپاس دکتۆر هیمداد بۆ ماندووبوونتان بۆ مامۆستا فەرهاد سامی خۆشەویست وەڵام من پرسیارێکم هەبوو لەسەر لیستینگ ئایا ئەو ئەکسەنتەی کە بەکاردێ بڵێن هەر بەریتانیەکە دەبێ یاخود ئەمریکیشمان هەیە نازانمانی چۆن دەبێتن لەوە ویستم ئەو بەڕاستی دەست خۆش بی زۆر سپاس مامۆستا فەرهاد ئەگە پرسیارەکان وەڵام بدەیەوە پێم وایە ئەوانە وەڵام دەدەمەوە دکتۆر جان ڕەنگە کاتیەوەشمان نەما پرسیاری نوێ وەربگرین پێم وایە بەنسبەتی خاتوونی یەکەم کەوا ئێمە باس لە ئیمتحانی ئینگلیزی دەکەین بۆ بە کوردی قسە دەکەین تازە برادێکی بەڕێز نامەین قسەی کردگوتی ئەخێمە خەریج کوردین پرسیارەکان بۆ بە ئینگلیزیە دەزانی بالانسێکمان ڕاگرتووە بینی ئەوەی کە سلایدەکان بە ئینگلیزیە بەڵا شەرحەکە بە کوردیە خۆ بەشێکی زۆری هەرە زۆری ئەو بەڕێزانەی لێرە غەیرە خەریجی ئینگلیزین بۆ ئیمتحانی ئینگلیزی ئەگەر منیش هەموو قسەکان بە ئینگلیزی بکەم بۆ زۆرینەی هەرە زۆر سوودمەند نابێ خاتونی بەڕێز
هیوادارم لێمان تێبگەی سوپاس بەنسبەتی ئەوەی بەڕێزەیتر خاتونی دووەم کە پرسیاری کرد گوتی پرسیارەکان زۆر بوون بگورە نەمتوانین ناوەکانیش کەس تێکست بەتەمان ریدینگمان نییە ئەمە پەرەگرافمان نییە ئەوە امتحانی ریدینگە پەرەگرافی هەیە ئەو دە پرسیارە 1 2 3 تا دە پرسیارەکانت بۆ نووسراوەتەوە لەسەر ئەسیلەکەت ئەتۆ جێ لە ئۆدیۆیەکە دەگری نەخێر ئۆدیۆیەکە پرسیارەکان ناخوێنێتەوە ئۆدیۆیەکە دایلۆگێکە عادەتەن بینی دوو کەسیان زیاتر کە جێ لە ئۆدیۆیەکە دەگری بە گوێرەی گوێگرتنت لەو ئۆدیۆیە پرسیارەکان جواب دەدەیەوە باشە و ئۆدیۆیەکە پرسیارەکانت بۆ ناخوێنێتەوە ئەوەشیان ئەو بەنسبەتی ئایا بابەتەکە سپێسیفیک بابەتێکی دیاریکراوە یان نا وەڵای پێشترش جوابمانداوە برادێک وتی ئیجوکیشنە یان نا بڕێزان بابەتەکە دەکرێ هەر شتێک بێت بەڵام ئەو بەڕێزانێک کە مەبەستیانە زیاتر خۆیان ئامادە بکەن بۆ نمونە ئێمە دوایین کۆرس لە سەنتەری زمان کتابی کەتینگ ئێجمان بەکارهێنا بوو بۆیە دەکرێت ئەگەر زۆر مەبەستانە کتابی کەتینگ ئێج دەکرێت دەست دەکەوێت سیدیەکەی لەگەڵا یەک لە لێڤڵەکان بۆ نمونە قۆناغی مامناوەندی هەڵبژێرم من ناڵێم قۆناغی مامناوەندی کەتینگ ئێج دێتەوە بۆ امتحان نازانم بەڕاستی بەس دەڵێم تەنیا بۆ مەبەستی پراکتیس دەکرێت ئەوە بەکاربێنن بۆ خۆتان لەسەر مامۆستای بەڕێزمان مامۆستا ئامانجی خۆشەویست لەسەر ئەمریکی بەریتانی تا ئێستا سەنتەری زمان ئەو ماوەدانەی کە بەری بەکاری هێناوە بەگشتی بەریتانی بوون بەڵام لە کاتی بۆیش لەسەر هەمان شتیش من سلایدەکانیشم هی ئایلتسم هەربژاردووە کە جەناتان دەزانکەوە ئایلتس بەریتانیا بۆیە حتمما فۆکەسەکەش زیاتر لەسەرەوە دەبێت بەڵام سلێمانی گۆتەنی ماڵی زیا و سەر ناشکێنی ئەگەر جەنابەت کات جێت لە ئۆدیۆی ئەمریکیش گرێک دووکان خراپ نییە سپاسان دەکەم زۆر سپاس سێ دەقەمانمایە پرسیار دەستی بەرز کردوەوە یەکە چ پرسیاری کردیا کامەران ئەندازیار کامەران فەتاح با پرسیارەکەی بکە کاک مەریوانیش لە چات نووسیتی دەرە چەند خولەکمان پێ دەدرێ پێشی ئەوەی لیسنینگەکە لێ بدرێ وەکو گوتی 5 خولەک دەدرێ تا سەیری پرسیارەکان بکەی بە سەریعی پێش ئەوەی گوێ لێ بگری کاک کامەران فەرموو با ئاخر پرسیار بێ بەڕێزان لەبەر کاتەکە دەبێتە سەعات 11 ئەندازیار کامەران فەتاح بفەرموو سڵاوی خواتان لێ بکات دکتۆر و کاتتان باش سڵاو لە ئێوەش فەرموو دەستان خۆش بێ وەڵا زۆر بە ئیستیفادەیە بابەتەکان یەک پرسیارم هەبوو ئەگەر کاک دکتۆر معلوماتی لەسەر هەبی ئەپەک هەیە بە ناوی هەڵۆ زۆر گەنج بەکاری دەین بەڕاستی لە هەموو بوارەکان لە بۆ سپیکینگ هەروەها لە بۆ لیسنینگیش ئیستیفادەی لێ دەکەن نازانم هەتا چەند پێی وایە ئەو ئەپە باشە لە بۆ ئەو بابەتانە دەستان خۆش بی دووبارە زۆر سپاس زۆر سپاس مامۆستا فەرهاد ئەگەر معلوماتێک شتێکت هەبێ لەسەر ئەپلیکیشنی هەلۆ ئەپلیکیشنی هەلۆ وڵی بەداخەوە من هیچ جێم لێ نەبووە لە مەوزوعی هەڵۆ پێیچ نەوەڵە نازانم زۆر سپاس کامەران بەڕێزان یەک دوو پرسیاری تر بە سەریعی لەگەڵ قسەکان جواب دەدەینەوە لە فەیسبوک ئەوە شەنگ مارف نووسیتی کەواتە دەبێ لەگەڵ گوێگرتن لە سەوتەکە وەڵام بدەیتەوە بە تەسەلسل بەڵێ ئەوە دووبارەمان کردەوە پرسیارمان جوابداوە سومەیە دەڵێ لەناو وەڵامەکان احتیمالە مرادف هەبێ بەڵێ ڕەنگە مرادف هەبێ ڕەنگە پارەلل ئەکسپرەشن هەبێ یان دەستەواژەی وەکو دەڵێ هاوتا تەریب هاوتەریب لەگەڵی هەبێ نەک 100% وشەکە وەکو نمونونەکەی فوتوێر واتە ئەوەی پاپۆش یان پێپۆش ئەن ئەوەی لە پێی دەکەی لەوێندەرێ بوتس هاتبوو لەو نمونەیە باسمان کرد بەداخەوە کاتەکەمان تەواو بوو سەعات 11 تەواوە دەمەوێت لە کۆتاییدا زۆر زۆر سوپاسی مامۆستا فەرهاد سامی بکەم بۆ پێشکەشکردنی ئەو بابەتە بە سوود و گرنگە بەڕاستی زۆر سوودی هەبوو بەرچاوڕوونیەکی زۆر باش بوو هەم لەسەر لیسنینگ بە شێوەیەکی گشتی هەم لەسەر بەشی گوێگرتن یا بەشی لیسنینگ لە تاقیکردنەوەی دەستنیشانکردنی ئاز لە سەنتەرەکانی زمان زۆر سوپاس بۆ بەشداربوونی ئێوەی بەڕێز لەگەڵمانن بۆ سەعات و نیوێک زۆر سپاس بۆ ستافی ئەکادمیای مێگاماین مامۆستا شەماڵ فرمێسکخان کە پشتیوان ئەوانەی لە ئامادەکردنی ئەو وێبینارە هەر لە دیزاین و فۆرم و گروپەکان و تەسجیلکردنی ئەو
تێستکردن و تەزیلکردنی ئەو وێبینارە و دواتریش بڵاوکردنەوە و با بڵێن پەخشکردنی بۆ ئەوێ بەڕێز لەگەڵمان بوون سپاس بۆ پرسیار و سەرنجەکانتان کە بۆ هۆی دەوڵەمەندترکردنی بابەتەکە دڵنیاین هێشتان زۆری ترماوە بەڵام ڕەنگە لەو سەعات و نیوە هەرەوەندە بتوانین پێڕا بگەین ئەو پرسیارانەی ئێوە وەڵام بدەینەوە لەسەر لەبەر ڕۆشنایی ئەو قسانەی مامۆستا فەرهاد کردی ئەوە لە کۆتاییش هەندێک لیستی ئەو سەرچاوە و تێستانەی کە بە شێوەی ئۆنلاین هەیە دانراوە لینکەکانی ئەمە ئەو سلایدانە بۆ ئێوەی بەڕێز دەنێرین دەکرێت دواتر هەر بۆ خۆت کلیک لەسەر لینکەکە بکەیت بچی ئەو شوێنانە بۆ ئەوی ممارەسەی بکەیت بە شێوەی ڕۆژانە ئەگەر 10 دقیقە 20 دقیقەیەکی بۆ تەرخان بکەیت تا کاتی ئیمتحانەکە یان تەنانەت دواتریش هەر بۆ ئیمتحانەکە نا ڕەنگە سوودی زۆر هەبێ بۆ ئێوەی بەڕێز بەڕێزان وەکو گوتمان ئەو چاڵاکێش وەکو چاڵاکیەکانی تر تەواوی تۆمار کراوە جگەلەوە لە بە زندیش لە فەیسبوک بڵاو کراوەتەوە پەخش کراوە دەتوانن دواتر بۆ سوودی زیاتر بگەڕێنەوە سەری دوایش لینکەکە و سلایدەکان لەگەڵ ئێوە هاوبەشی پێ دەکەین دووبارە زۆر سوپاس بۆ هەمووتان کاتێکی خۆش شەوێکی شاد ئاگاداری خۆتان بن و تەندروست بن ئینشاءڵڵا پابند بن بە ڕێنماییەکانی خۆپارێزی ئینشاءڵڵا هەموو دوور دەبن لە دەرد و بەڵا بە ڕوخسەتی هەموو لایەک کۆبوونەوەکە کۆتایی پێدێن سپاس